بەناوی خوای گەورە و میهرەبان بینەرانی عزیز سڵاوتان لێوێ و تەندروست باش و ئاسوودە و کامەران بن لەگەڵ هاوکارم شەیدا هاتینەوە خزمەتتان بۆ پێشکەشکردنی کۆمەڵەیەک بەرگە و بابەتی ئەمڕۆی پرۆگرامی پەیامی ڕۆژ. دەستخۆشوان بەڵێ سڵاوتان لێبێم کاتتان باش بینەرانی عزیز و خۆشەویست لە پرۆگرامی ئەمڕۆماندا دوو تەوەری گرنگمان بۆ ئامادەکردوون کە لە تەوەری یەکەمدا باز لە بەهاکانی ناوکتێبی پەروەردەی ئیسلامی بۆ پۆلەکانی حوتەم و هەشتەم دەکەین بزانین و هەروەها پۆلی نۆش بزانین بەها چییە پێناسێکی بەها دەکەین وە گرنگی ئەم کتێبە بۆ ئەم پۆلانە تا چەند گرنگە و هەروها لە تەوەری دومدا باز لە ڕۆڵی ئافرەت دەکەین لە دارایی خێزان بزانین ئافرەت لە چ بوارێکدا شارەزایی هەبێت کە بتوانێت دارایی ماڵ بەڕێوە بەرێت لەگەڵ چەند بڕگە و بابەتێکی دیکە. بەڵێ شێدا بێکمان دوو بابەتی سەرەکیمان دەبێت و کۆمەڵەیەکیش زانیاری و ڤیتیمان بۆ ئامادە کردوون هیوادارین تا کۆتایی پرۆگرام لەگەڵمان بمێننەوە. دەستپێکیش دەچینە لای پێشبینیەکانی کەشوهەوای شار و شارۆچەکانی هەرێمی کوردستان و بزانین ئیتر بەرەبەرە فێنکی کردووە گۆڕانکاری لە پلەکانی گەرما چۆن ڕووی داوە هەروەک جاران پلەکانی گەرما بەرزن یا خۆت ئومێدی دابەزین لە پلەکانی گەرما دەکرێت. دووبارە سڵاوتان لێبێ ئازیزان لە بەشی یەکەمی بەرنامەکەمانە قسە و باز لەسەر کتێبێک دەکەین کە ئەم کتێبە ئێستا لای من پێشتر توێژینەوەیەکی زانستی بوو ئێستاکە لە دوو توی کتێبێکە بڵاوکراوەتەوە میوانداری زۆر بەڕێز نووسەر مامۆستا جەبار قادر مەجیدمان کردووە وەکو نووسەری کتێبی بەهاکانی ناو کتێبی پەروەردەی ئیسلامی بۆ پۆلەکانی حوتەم و هەشتەم و نۆیەم بۆ قسەیکردنی زیاتر و وەروە وەرگرتنی زانیاری لەسەر ناوەڕۆکی کتێبەکە و وەروە ئامانج لە منە میوانداری مامۆستا جەبارمان کرد. مامۆستا جەبار زۆر بەخێر بێی. سپاس بۆ ئەم دەرفەتە عەزیز کێشە. سپاسانەکەم سەرەتا بەناوی خوای بەخشندەی میهرەبان زۆر سپاسی بەرنامەی پەیامی ڕۆژەکەم کە ئەم دەرفەتتان بۆ ڕەخساندم سەبارەت بە ناساندنی کتێبەکەم لەسەر بەهاکانی ناو کتێبەکانی پەروەردەی ئیسلامی پۆلەکانی حوتەم و هەشتەمی نۆیەم بە پێی پۆلەنکاری وایە. لە ڕاستی ئەم کتێبە سەرەتا توێژینەوەیەک بوو کە پێشەش کرا بە سنتەری زەهاوی بەڕێز کە زۆر ڕێز و حورمەتم هەیە بۆیان ئێستا لە دووتوێ کتێبێکە بۆیان لە چاپداوم زۆر سپاسیانەکەم. هەروەها ڕێز و حورمەتی زۆرم بۆ پرۆفیسۆر دکتۆر کەریم شەریف قەرەستانی هەیە کە سەرپرشتیاری ئەم توێژینەوەی گرتە ئەستۆ. کتێبەکە لە ڕاستیە لە چوار بەش پێک دێت بێجگە لە پێشەکی و کێشە و گرنگی و ئامانجی توێژینەوەکە بەشی یەکەم پێناسی زاراوەکانە بەشی دووهەم چوارچەوەی توێری توێژینەوەکەیە بەشی سێهەم ڕێکارەکانی توێژینەوەکە بەشی چوارەم دەرەنجام ئەمە جگەل لە هەندێک تەوسیات و ڕێنمایی کە لە کتێبەکە دیاری کراوە. پاش ئەوە پوختەیەکیشمان بە زمانەکانی کوردی و عەرەبی پوختەیەکی تۆژینەوەکە زمانی کوردی و عەرەبی و ئینگلیزی لە کۆتایی کتێبەکەیە
تۆمار کراوە. زۆر باش مامۆستا سەرجا پێمان بڵێ بزانین ناونیشانی ئەم کتێبە بەم ناونیشانە ئامانتان چی بووە کە ئەم ناونیشانەتان بۆ ئەم کتێبە هەڵبژاردووە؟ باڵێ لە ڕاستیان لە ئەمڕۆدا ئەمڕۆ ئێمە کێشەی یا بە بڵێن ئەزمەی بەهامان هەیە. ئەم نەمانی بەها یا کاڵبوونەوەی بەها یاخود ئەم کێشەیە کە هەموو کۆمەڵگای بەگشتی گرۆتەوە تایبەتی کە هەموو دەستگاکانی پەروەردە کە خۆم لە سلکی پەروەردە کارەکەم بە حکمەوەی کە مامۆستام بەرێکەوتمان هەیە لەگەڵ قوتابیان و خوێندکاران تا زیاتر ئەم حاڵەتەمان بۆ دەرکەوتووە ئەبینین بەهۆی جەهانگیری یان عەولەما سۆشیال میدیا بەگشتی لەگەڵ تەکنەلۆژیا هەروەها تۆڕە کۆمەڵایەتیەکان ئەمانە بوون هۆی کاڵکردنەوەی بەهاکان بە تایبەتی لە ئەمڕۆی کوردستاندا کە کاریگەری سلبی یان نەرێنی کردۆتە سەر ڕۆڵی گەنجان توێژی گەنجان بە تایبەتی ئەمەش زیاتر لە قۆناغەکانی پۆلی 7 و 8 و 9دا دیارە کە قۆناغی زۆر هەستیارە سەرەتای دەستپێکردنی هەرزەکاریە کە لەم قۆناغەدا ئەو گەنج و لاوانە کە قوتابی خوێندکاران ڕۆبەڕووی کێشەی دەرونی زۆرە بنەوە هەست بەبوونی خۆیان زیاترەکەن بۆیە مامەڵەیەکی تەندروست نەکرێ لەگەڵاندا زۆر کاریگەری خراپ جێدێڵێ لەسەر ئەوان و ئەبێتە هۆی ئەوەی زیان بە پرۆسی پەروەردە و ئامانجە پەروەردەکان بە جوانی نێتەدی. زۆر باشە مامۆستا جەبار هەر دەربارەی ناوەڕۆکەکە لە بەهای ناو کتێبەکانەوەواتە تۆ دەتەوێت بەهای ناو یان بەهای ناوەڕۆکی کتێبەکانی پەروەردە لە پۆلی 7ەم و 8ەم و 9ەم باس بکەیت. دەمانوێت ڕەنگە زۆر جار ئێستا بینەران نەزان مەبەست لە بەها چیە ڕەنگە ئەم دەستەواژەیە تۆزێک ڕوونکردنەوەی بوێ تۆزێکشیکردنەوە بۆ شەی بەها مەبەستمان لە بەها چییە؟ بەها خۆی پێناسیەکی گشتگیری نییە لە ڕاستیە پێرەنسێکی دیاریکراوی نییە پسپۆڕان ئەوانەی لە بواری دەروونزیانیە کارەکەن یاخود کۆمەڵناسان یاخود ئاینزانان زانایان هەر کەسە و بە پێی نزیکی لە پسپۆڕەکەی خۆی هاتە پێناسەیەکی بۆچی داناوە بەها داناوە لەبەرچی لەبەرەوەی ئەم چەمکە لە زانستی مرۆڤایەتە زۆر تێکەڵ و ئاڵۆزە نەتوانراوە پێناسەیەکی گشتگیری بۆ داندێ ئەگەر ئێمە خۆمان وەکو بە گشتی ئەمەتوان پێناسەی بکەین پریتێ لە کۆمەڵێ یاسا و دەستور و بنەما کە حکم دەدەن بەسەر کەسەکاندا کە چی ڕاستە بیکەن و هەروەها ئەمەش بەهۆی چی دێتە دی بەریەکەوتی کۆمەڵایەتی کە لە ناو کۆمەڵگا دەرەکەی ئێستا بۆ نمونە ئەوەی کە ئێمە دیاریمان کرد لە کتێبەکەیە وایت دەنوزانێکی ئەمریکیە ئێستا لە ژیان نەماوە کتێبێکی داناوە ساڵی 1950 پۆلێنێکی بەهاکانی کردووە پێناسەی بەهای بەم شێوە کردووە توێتی بریتە لە ئامانجیان پێوەڕی بریادان ئەشی ئەمە بۆ لە کللتورێکەوە بۆ کللتوریی تر جیاواز بێت هەروەها هەمانە پێناسەی تر بە شێوازێک چاپلن ئەڵێ بریتە لە مەبەستیان ئامانجی کۆمەڵی تەمانەوە بە کورتی من کاڵم پێناسەکان ئەڵێ پێناسی ترمانەیە بۆ من ڕیفاعی بە شێوەیەکی تر پێناسی کردووە لە ڕووی ئاینەوە کاڵێ بریتە لە کۆمەڵێ بنەما و یاسا و دەستوری مەزنی باڵا کە لە ڕێگەی وەحیەوە دابەزیون بەهۆی ئەوەی کە تاک وەریان دەگرێت و لە ژیانی ڕۆژانیاندا بەکاری دەێن بەم شێوە پێناسی کردووە پێناسی تریشمانەیە کە هەرێکەوە بە جۆرە پێناسی کردەوە بە پێی ئەو پسپۆڕی خۆیان نزیکی پسپۆڕەکەی خۆیان پێناسی بۆ بەها کردووە هەروەها پۆلێنێکی دیاریکراویشمان نییە لە ڕاستیە بۆ نمونە وایت پۆلێنی کردوکرێتی بە 8 بەشەوە ئێمە لەم کتێبەیە پۆلێنەکان کە وایت کردوێتی ئەو 8 بەشە پۆین بەهای ئاینیتیان نەبوو ئێمە بۆ کتێبەکە بەهای ئاینیمان زیاد کرد بە حکمیەوەی کە ئێمە دیراسەکەمان لەسەر چی بوو لەسەر پەروەردەی ئیسلامی پەروەردەی ئیسلامی یەکێکە لەو پرۆگرامانەی کە ئەمڕۆ گەورەترین کاریگەری هەیە لە پرۆسەی خوێندنە بەڵام بەداخەوە زۆر گرنگی پێناندرێ ئێستا لە قۆناغی یەکی بنەڕێتەوە تا 12 ئامادەی کە بابەتی ئاین بابەتێکی زۆر گرنگ و پەروەردەیە کە کاریگەری گەورە و ڕۆڵی خۆی بینێ لە چییە لە پەروەردەکردنی تاکە یا با بڵێن قوتابی خوێندکار لە ڕووی چیەوە لە ڕووی دەرونیەوە لە ڕووی ئاینیەوە هەروەها لە ڕووی ماریفیشتەوە بۆچی بۆی ئێمە ئەگەر ئێمە تاکێک نەزانێت چۆن ڕێزگرێ تاکێک کە خاوەنی عەقیدەیەکی باش نەبێ تاکێک کە خۆشەویستی لەلا دروست نەبێ یا با بڵێن نەزانی هاوڕێتی چییە نەزانانی ڕێزگرنی مامۆستاکە چییە چۆن نەتوانێت گوێ لە بابەتەکانی تر بگەی وەکو فیزیا و کیمیا و بیرکاری و ئەوانی تر بۆیە گرنگکە بابەتە پەروەردەکان بە تایبەتی پەروەردەی ئیسلامی گەورەترین کاریگەری هەیە گرنگی چاکی پێ بدرێ بۆ پسپۆڕی باشی بۆ دانرێ مامۆستای چاک کە بتوانێت ئەم دەرسە بدرێتەوە ئەوە نیە هەر ئاەت و حەدیث لەبەرکەین ئەمە بە قوتابەکان بەڵێ
سەرچاوی بەها باڵاکان چینیە خود سەر لە چه سەرچاوێک و پەیدا دەبێت بەڵێ خۆی لە ڕاستیە لە چوار سەرچاوەوەی کە ئێمە زیاتر پشکنیمان کردو گەڕانی تۆژێمان لەسەر کردووە لە چوار سەرچاوی سەرەکیوە بەڵام سەرەکیترین سەرچاوە یەکەم ئاینەکانە بە تایبەتی تر ئاینی پیرۆزی ئیسلام کە هەندێک پێیان وایە گەورەتی یا با بڵێن یەکەم سەرچاوەیە یا با بڵێن سەرچاوی یەکەمە بە حکمی چی یا حکمی بەیانوت دوو ئاەتە خوێن بە هەڵە نەکەین دوو ئاەتمانەیە کە بە بەڵگەم دوو ئاەتەکە خۆی گەورە لە قورئان ئەفەرمێ لە سوورەی الأنعام ئەفەرمێ أعوذ بالله من الشيطان الرجيم ما فرطنا في الكتاب من شيء ئەفەرمێ ئێمە هیچ شتێکمان لە لەوح المەحفوظ بەجێ نێشتووە هەموومان دیاری کردووە کەواتە بەهاش لە زمنیەوەی لەگەڵ ئینسانە هەموو شتەکانی بۆ دیاری کردووە لە ئاەتی تر ئەفەرمێ لە سوورەتی نەحل ئەفەرمێ ونزلنا عليك الكتاب تبيانا لكل شيء أما بها بيغمر فرمى صلى الله عليه وسلم أفرمي يا محمد إما أم قرآن من بوتو ناردوا رون كروي هموش يكا كاتبهاش لضمن أوانيا لقل بوحي داوز جوا عقل بوحي وبس وحي خواي قورا بيك مكورية بلام عقل كمكوريتيا بلام هندي جيتر بيانوايا بلغي بيانوايا سرتشاوي بها كان لا كلتورة ياخذ خاڵی دووەم سەرچاوی باکان ئەڵێ کۆمەڵگەیە سێهەم چوارەم هەندێک پێیان وایە ژیری مرۆڤەکان خۆیانە کە بەهایان دروست کردووە لە ئەنجامی ئەوەی کە بیریان کردوێتەوە و شاریان بۆ دروست بۆ و لێکۆڵنیان بۆ هەڵوێستەکان خۆیان کردووە زۆر باشە مامۆستا ینی بابەتێک هەیە ڕەنگە هەر پەیوەندیدار بە ناوەڕۆکی کتێبەکەی بەڕێزت یاخود بە ناونیشانی کتێبەکەی بەڕێزە ئەمە توێژینەوەیەک و ماوەیەک لەمەوبەر بە هەستکردن بەوەی کەەوە ئەم بابەتە بابەتێکی گرنگە بەڕێزتان توێژینەوەیەکتان کردووە و ئێسش چاپ کراوە دەمەوێت سەرنجی بەڕێزت بزانم لە ماوە پێشوا هەرچەنە من زانیاری دقیق هەیە کەەوە خودی وەزارەت و خودی وەزیری پەروەردە هیچ بڕیارێکیان نەداوە بۆ لابردن کەمکردنەوە گۆڕانکاری لە منهەج یاخود لە پرۆگرامی پەروەردەی ئیسلامی لە قۆناغەکانی خوێندن بەڵام قسە و باز دەکرێت پێشنیار دەکرێت لا ببرێ بەڕاستی لا ببرێ زیان دروست دەبێ یاخود ئەمانە بەهای ئەم وانانە ئەوەندە گەورن ئەگەر مانەوەیان بۆ خوێن کار باش بێ یاخود بە پێچوان و لابردنیان زیانیان لێ بدا بەڵێ لە ڕاستیە شتێکی ڕسمی تا ئێستا نەموتیاوە بەڕێزتان بەدەچونتان کردووە لە وەزارەت خۆشی بەیانێکی بڵاو کردەوە کە ئێمە شتیوامان نەکردووە منیش هینەکەم هەیە لە کە بۆم هاتووە پەیجەکەینی وەزارەت لە قۆناغی یەکەوە هەتا نۆ بڵاویان کردوێتەوە کتێبەکان نەگۆڕاوە و ئەمە بەس بەرگی کتێبەکان وەک ئێمە توێژینەمان لەسەر کردووە هەمانەوە بەرگە نییە ئێستا گۆڕیوانە بەرگەکانیان گۆڕیوە لە یەکی بنەڕێتەوە هەتانەوە بەڵام من خۆم لە ڕێگەی فیسبوک هەندێ مفرەداتم بینی پۆلی دە و ئەوانە گۆڕانکاریان تیا کردووە ئەگەر کردبێتیان لە دەوە کردویانە ئەوەی کە بڵاویان کردوەوە ئێستا لە یەک تا نۆ ئێستا لە لامە لە مۆبایلەکەی ئاکاری وەزارەت و ئەوە هیچ گۆڕانکاریتە بەس وێ بەرگی کتێبەکان کردووە بە مزگەوت و ڕسمەکان ئەوان گۆڕیوە ئەنی دیپڵین دیزاینی بەرگەکەی بەڕە لە ڕاستی ئەمە وەزارەت ئەگەر بێ گۆڕانکاری لە ئاین بکە نابێ گۆڕانکاری لە ناساندی ئاینەکان کە بۆ ئێمە لەبەر مجتەمەعێکین زۆرینەی موسڵمانین تەنانە قوتابەکان خۆڵی ناکە لێ من باسی ئاینی جوولەکەی بۆ بکەن جوولەکە لە وڵاتمانە هەر کەمە نییە ئێستا قەینا ئاینی مەسیحیەت توانێ کتێبێ دانرێ بە تایبەتی بۆ مەسیحیەکان هەر تایبەت بە خۆیان بەڵام ئەم ئاین ناسیە لەوانەیە زۆر کەم و کوڕی زیاتر بێ لەو کتێبێکی ئێستا ئێمە تۆژێمان کردووە لە ڕاستیە وایە وەزارەت بیر لەوە کردایەتەوە ئێمە بچین پرۆژەی زانستی یا بەڵ توێژنەوەی زانستی لەسەر بەهاکەین ئەگەر ئێمە بەردەوام توێژنەوە بکەین لەسەر بەهاکان کە ئێمە ئەمڕۆ ئەزمەی بەهامان هەیە ئەزمەی ئاین ناسیمان نییە ئێستا و کتێبەی کە ئێمە توێژیمان لەسەر ئەو سێ کتێبە نیوەی کتێبەکانمان وەگرتووە 230 لاپەڕەیە 130 لاپەڕێشمان وەگرتووە گەورترین کێشە هەیە لە ڕێخستنی کتێبەکە پرۆگرامەکەیە یەک لەوانە ڕێخستن نییە لە باکان بە شوەیەکی زۆر عەشوایی هەڕەمەکی بڵاو بۆ تۆتیایە زۆری ناو ئەتوانم لە هەندێکیان لە ساڵ 0 لە ساڵ 4 زۆرینەیش هەتا بڵێن تا 600 بەها هەیە بەڵام چییە ئەمە بەگشتیڵێم بەڵام ئەبێ وەزارەت بیری لەو کردەوە کە لەسەر بەها کێشەی ناوەڕۆکی کتێبەکان نەگا کتێبی پەروەردە ئاینی کتێبەکانی تریش ئێستا قوتابی خوێندکار لە قوتابخانە چییە؟ مامۆستا سەرچاوی مەعریفەیە قوتابی خوێندکاریش وەرگری مەعریفەیە هەروەها ئێمە فەلسەفەیەکی پەروەردەی باشمان نییە تا بتوانین قوتابی خوێندکار ئەو خوێندنی کە وەریەگرێت تاسی لە ڕەفتاریکە تەنانەت پۆلی 12
کە با بڵێن دەرسی ئاین کە هەیە لەوانی کە یەکەمەکانیشن هەمویان لەبەر کردووە هەمویان لەبەر کردووە ئێستا بیان دوێنەی تاسی لە ڕەفتاریان ناکە بۆ لەبەرەوەی کاریگەری نەماوە بەها نەماوە لە وڵاتەکەیە بەوەی ئەوەی کە عەرزکردن تەکنۆلۆژیا بۆتە هۆی ئەوەی کاڵکردنەوەی بەهاکان کە ئەمڕۆ گەورەترین کێشەی دروست کرد لە ناو کۆمەڵگایە بە تایبەتی لە قوتابخانەکانە بۆ ئەگەر ئێمە بەهاکان باسکەین ڕێزگرتن خۆشەویستی هاوڕێتی ئەمانە با پابەندی ئەمانە هەموو چەمکی گرنگکن کە چەمکی بەهان بۆچی بۆ ناو قوتابخانە ئەمانە کەم بۆتەوە واتە وای کردووە کە کێشەی گەورەی ناوەتوانێ ئەبوایە وەزارەت ئەوەی کردایە نەکبی لە ئایناسی لەوە ئەو ئایناسی ئەگە با بڵێن دایشینن بابین تۆژین لەسەکەم زان لەوانێت لەو کتێب پەروەردی ئیسلامی زۆر خراپتر قەیناگە ئەتوانن کۆمەڵە شتکەن لەم کتێبە گۆڕانکاری کە بۆ نمونە هەموو ئاەتەکانی قورئانی پیرۆز هەمووی ئاەتی دروست و تاو هیچ کێشەی نییە بەڵام هەندێک ئاەت هەیە کە باسی جیهادەکە قەیچێکە بەیان ئاەتی بینی کە باسی ئەخلاقە وەکو خوای گەورە وەسی پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمووە ئینەکە لەعەلا خولوق عەظیم ئەمە هێنم بۆ نمونە ئێمە تۆژینەوەمان کرد هەر لەو کتێبانەیە کە ئەمڕۆ کێشەیەکی گەورەی تەندروستی هەیە باسی پاکخوێنێ حەدیثێکی پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێ نظف فإن الإسلام تنظفوا فإن الإسلام نظيف تەنانەت یەک لەو سێ کتێبەیە کە پۆلی حەوت و هەشتا یەک بابەتیایی نەکرا بە تایبەتی و باکخاوێنی کە زۆر گرنگە انشاءالله وەزارەت هاتە ئەم کتێبەی ئەمەی وەرگردایە بە نمونە وەکو نموزەجێک و عینێک بازە چکەم وەکو ڕێکی تایە لە ڕووی بەها بەهاتانە ئەوەی کردایەوە هەندێک کە زیادەیە لامە بڕقەیچێکە کێشە نییە بەڵام تۆ بێت ئەمە نەتان نردووە بۆ وەزارەت ئەمە بۆ ئیشرافمان نردووە بۆ ئیشرافمان نردووە بەڵام بەڕاستی من هەستە نایزانم لە وەزارەت بەڵام ئێمە پسپۆڕی ئەوانەی کە لە پرۆگرامەکان ئیشەکان هەندێک ڕێنماوی تەوسیاتمان بۆ نووسی و ئەگەر بیخوێندنەوەوانێ یەک لەوانە پێویستە لە جیاتی ئەوەی ئەم بیر لەو بکەینەوە ئایناسی و کتێبەکە بگۆڕین بیر لەو بکەینەوە کەەوە دەرسێکی ئەخلاق بە کردداری تەمان لەگەڵ کتێبی پەروەردەی ئیسلامی ببێ لە ئیمارات هەیە لە یابان هەیە بەڵام لە چوارچەوەی ئاینی ئیسلامە بە پاڵپشت بە پاگراوان بە ئاەت و حەدیثی پێغەمبەر صلی الله علیه و سلم لەگەڵ وتەی زانان قەیچێک بە زانای غەیری ئیسلامیشی تیا بە کێشەیە بەڵام وتەی چاک فەحسەنە قەولە ئەمانە چییە کاریگەری باشەکە بەڵام عەمەلی بێ بۆ نمونە ئێمە قوتابی فێر بکەین چۆن ڕێزەگە بە کردداری هەر لە پۆلە یان چۆن هاوڕێتی دروست دەکا یاخود چۆن ڕێزی مامۆستاگرێ یا چۆن ڕازگۆیە درۆ ناکە لەگەڵ خۆیان لەگەڵ هاوڕێکەیە یان چۆن یارمەتی هاوڕێکەیە ئەمە هەمووی بەهان یان چۆن ئاکار ئەخلاقی جوانیە یان هاوێستی نووسی جلبەرکی جوانی لەبەر ئەیکەم بە نمونە قوتابەکان سێریکە ئەمە یەکێکە لە بەهاکان کە یەکێکە لە جوانی ئەم کەسە هەست بە جلبەرچێکی جوانی لەبەرای پاگ و خاوێنە ئەمانە هەمووی بەهای جوان بەکردەوە با دەرسێکی کردداری زیاکەن کە دەرسی ئەخلاق لە وەکو پێم ئەرزم کردن لە یابان و لە ئیمارات هەیە کە زیاد کراوە پرۆگرامەکانی خوێنن انشاءالله ئەویان کردایە نەک کتێبەکە بچن دەست بن بۆ کتێبی ئاین کە بگرە زەرری گەورەترێ کەواتەمە مۆستا هەوڵی گۆڕینی پەروەردەی ئیسلامی ئەیان لە خوێندنگاکاندا ئایا ئەوەندە ئەو بەها باڵانەی کە لە پەروەردەی ئیسلامیە هەیە زیانی بۆ سەر تاکو یاخود بۆ سەر ئاسایشی تاکو خێزان دەبێت ئەمان هەوڵی گۆڕینی ئەیان یاخود هۆکارەکەی چییە؟ زۆر زیانێ بێ وەکو ئارزم کردن ئێمە ئەزمەی بەهامان هێستا ئێستا من ئەو کتێبەی کە توێژەمان لەسەر کردووە کە لە شێوەیە کتێبی لە بەردەم بەڕێستانەیە گەورەترین کێشەی تیە نە ڕێخستن هەیە لە بەهاکانە نە بە سیستەمات کراوە زۆری تۆ پێت باشە کە بگۆڕدرێ پێم باشە گۆڕینی چۆنە گۆڕینی ئەو کتێبە بەڵام مەنهەجەکە چاکرێ بەهای بۆ زیاکرێ مەسەلەن حەدیثی تر زیاد کە باسی پاکخوێنێکە ئاەتمان هەیە کە باسی پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمی ئاەتەکەم لەبەر نەداوای لەبەر نەکەوە لەو کونتە فەضە گەر لەبەرتان بێ کە باشترینش ئاەتە کە باسی نەرمونیانی پێغەمبەر صلی الله علیه و سلم ئەگەر تۆ نەرمونیان و خۆشەویست نەبی خەڵک لە دەور کۆ نابووە بابێ ئاەتانە بێنەوە باسی نەرمونیانیەکە باسی تەعایشەکە باسی هاوڕێیەتیەکە هەر لەو ئاەتەیە دنیا بەهایتە بەڵام من ئەڵێم گۆڕانکاری لە منە جاکەرێ بەڵام بەهای بۆ زیاکرێ بەڵام بەچی بە پاڵپشت بە ئاەت و حەدیثی تر کەواتە مامۆستا ئێستا باست لە بابەتێک کرد زۆر گرنگە کە ئێمە لە کوردستان ئەزمەی بەها بەها بە زمانێکی سادەتر بۆی بینەرانیش باشتر لێمان تێبگەن هەتا تۆ بۆ نمونەگەر بەقارنەیەکی هەڵە نەبێ یاخود بۆ باشتر لێک تێگەیشتن کە دەچی شتێکی دەگڵێ باکەی چەنە بایی چەنە قیمەتێکت داناوە بەهایەک بۆ پیشەیەک بۆ وەرکێک دەبینی لە کوردستان بەهای مامۆستا شکێنرا بەهای موچەخۆر شکێنرا بەهای علم و معریفە شکێنرا کتێبەکان لەسەر جادەکان ئەفرۆشن ئێستا قۆنەرە و چاکەت و پانتۆڵ و پێڵاو لە ناو جامخانەکانن یعنی بەهای کتێبێک ئەبێ لەسەر جادەبێ بەهای قۆنەرە و پانتۆڵێک ئەبێ لە ناو جامخانەیەک بێ ئەم گۆڕانکاری لە بەهاکان و بەهادان بەشتی بێبەها و لێکردنەوەی بەها لەشتی بەهادار
یعنی بەرەو کوێمان دەبا ئەزمەی بەها چ قەیرانێک بە دوای خۆیان دێنێ بەرەو ئەومانە بە کە ئێمەیتر وڵات بەرەو بێ سەروبەرەی ئەڕواکە بە تایبەتی ئێستا ئێمە لە کوردەواری خۆمان ئەگەر گەڕێن بۆ ڕابردوو دنیا بەهای جوان هەبووە کە بەهای کوردی خۆماڵی هەبووە زۆر گرنگی هەبووە ئێستا بەداخەوە ئەم وەکو عەرزم کردم تەکنەلۆژیایە مناڵەکان لە ماڵەوە دایکان مناڵەکانە بە مۆبایلەکانیان ژیرەکەن کە هێتە قوتابخانە مناڵەکە تێرکراوە لە هەموو هەر ئارزوەکان کەواتە حەزی لە دەرسوانەکان نییە ئیدا تۆ چی فێرەکەیت بۆ من بە قوتابیەکان ئەڵێم ئەگەر کاغەزێ لەویا کە چی لێکن ئەم قوتابەکان دەست بەردەکەنەوە مامۆستا کوێەکەنە باشە بەسەر چاوم دوایی کە جەڕەسی لێ کاغەزی لە توپەتەکەم فڕێم هەموو مناڵەکان بەسێڕن کەواتە تەسیل لە ڕەفتاریان نەکەن کەواتە ئەمەی کە ئەم پرۆسەی خوێندنە لە کوردستانە پرۆسەیەکی زۆر کاڵ و کرچە بۆ لەبەر ئەوەی پۆلەکانمان پۆلێکی سارد و سڕن بڕاتان بێت لە هەندێک مەکتەب لە ڕێزمێکەواڵم لە سجنە چێ دەرسەکان لە بوانەی تازیبە چێ بۆ لەبەرچی لەبەرەوەی پێویستی و کەرەستەکانی خوێندن بە تەواوی ئامادە نەکرا لە قوتابخانەیە واتە وانەوتنەوەیە نەک ژینگەیەکی پۆلی لەبەر بۆ قوتابەکە بتوانێت بە دوانی توانای خۆی بخاتەگەر هزرەکانی بجوڵێنێ بۆ هەروە توانە شاراوەکانی بخاتەکەر بۆ ئەوی داهێنان بکە بەڕاستی قوتابخانەکانی ئێمە بەس بە ناو قوتابخانە نەگینا لە ڕاستیە بێناوەڕۆکن هەروەها ڕاستە پسپۆری پەروەردەی باشمان هەیە بەڵام فەلسەفەی پەروەردەمان نییە لە جێداخە لەوانە بڵێن ئێمە ئەوەتە فەلسەفەی بەرەوە فەلسەفەی پەروەردەنیە لە ڕاستیە چونکە فەلسەفەی پەروەردە بێت تەسیری کاریگەری هەبێ لەسەر پرۆسەکە لەسەر ڕەفتاری خوێندکار بۆچی ئێستا ئەم باسی بەهاکەین بۆچی وای لە هاتۆم زۆرۆف ئەم زۆرۆفە بۆچی ئەم خەڵکە بە هەموو کۆمەلگاکەی گرتووە تۆ نەخۆشیەکان گرتووە لەبەرچی لەبەرەوەی سیرەکەی گەورەترین دەستگای پەروەردە قوتابخانەیە کە بەو شێوەیەکە عەزم کردن ئەم قوتابخانە ئەبێ باش کرێ باشکردنی قوتابخانە لە ئەوە نییە بینایەکی جوان بڕازێنیتەوە پێویستە هەموو کەرەستەکان کە بە پرۆگرامەکان ئەگرێتەوە و لە گشتی پرۆگرامەگرێتەوە بە جوانی جێبەکرێت هەروەها مانەوەی قوتابی لە قوتابخانە پێویستە زۆر بێ نەک کاتێکی کەم یان مامۆستایە 10 دقیقە 20 دقیقە با بڵێن نیو ساعت دەرسێکەڵێتەوە ڕوە نابێ وە قوتابخانەوە نابرێتە بەڕێوە بۆ لەبەرەوەی قوتاب مناڵەکانمان تێر نابن لەو چالاکیانی کە لە قوتابخانە هەیە چالاکی قوتابخانەکانمان کەم بۆتەوە وانەوتنەوە تەنیا هەر شتێکی زارەکیە و هیچ تاسیر و لەسەر ڕەفتاریان ناکا بۆیە ئەمە کاریگەری هەیە لەسەر کۆمەلگاش بەگشتی بە تایبەتی کە ئێمە بزانین بەرزترین و گەورەترین بینای کۆمەلگا قوتابخانەیە کە بەم شێوەیە لەم بارودۆخی ئەمڕۆدا ئەرک و فەرمانی بەها باڵاکان بەها جوانەکان چین بەهاکان یەکێک لەو ئەرکانیان ئەوەیە کە بەرپرسیارەتی دروستەکەن بەرامبەر بە تاک واکەن فێری معریفە بێ هەروەها پاڵنەرن بۆ کارکردن هەروەها واکەن کە بنیاتی ڕەفتاری قوتابی ئەنێن و هەروەها کاریگەریان هەیە لەسەر ئەوەی کە قوتابی چۆن مامەڵە بکات لەگەڵ هاوڕێکەکەی لەگەڵ ماڵەوە لە خۆتان زانین دام و دەستگای پەروەردەی شەر نیاتوانین خێزانی لە زمنی ئەوەیە بۆچی ئەمانە بەهاکان ڕۆڵی گرنگیانەیە لە چی لە بنیاندانی کۆمەلگایە کە یەک لەوانە وەکو پێمەتی بەرپرسیارەتی دروستەکەن هەروەها قوتابی ئاراستاکەن بەرەو ڕەفتاری جوان بەرەو ئاکاری جوان بەرەو ئەخلاقی جوان و هەروەها وەکو عەرزمکردن پاڵەرن بۆ کارکردن فێری بەرپرسیارەتێ بن وایان لێکە هەستکەن کە پاداش و سزا هەیە ئەم بەهایە وایان لێکە ئەگەر قوتابی ڕازگۆ بێ پاداش دەگرێت ئەگەر ڕازگۆ نەبێ سزا دەرێت کەواتە ئەمە بەهای وای لێکە فێری ڕازگۆی بێ کە ڕازگۆیەکێکە لە بەها گرنگەکان و هەندێک حاڵەتی تریش هەیە کە پەیوەندی بەوەیە کە ئەتوانی ئێمە قوتابەکانی لەسەر ڕابین کە چییە کە ئەوەیە چۆن مامەڵە بکە لەگەڵ دەوروبەریدا و لەگەڵ خۆیشیدا هەروەها بەرامبەر بە دەستگاکەش کە تایەتی ئەمە چیە هەر بەهایە کە ئەرکی بەهاکان زۆرن ئێستا ئەتوانین زیاتر قسەکەی لەسەرەوە بۆی لەبەر نەبوونی کە فەرموو زۆر باشە کەواتە مامۆستا جەبار گەڕانەوەی بەها بۆ هەر بابەتێک لەو بابەتانەی کە باسمان کرد یا خۆت درککردن بە گرنگی بەها چکە هەر لێرە بابەتەکەمەیە زۆر جار ئیتر بۆمان گرنگ نییە فلانشت بەهای ماوە بەهای نیە یعنی چەند گرینگە ئێمە بەهامان بۆ دەرکەوێتەوە یاخۆت ئیتر هەر بابەتێکەوە قسەی لەسەر دەکەین یاخۆت ئیشی لەسەر دەکەین یا ئیشی لە ناو دەکەین بزانین بەهای ئەو شوێنە بەهای ئەو ئیشە ئەو بەهایی کە بۆ کارەکی ئێمەشدا ئەندرێ
ئێمالکردنی بەها چەند خراپە و گرنگیدانەوە بە بەها گەڕانەوەی بەها بۆ شتەکان. ڕاستیە بیدایەت باسم کرد ئێمە بێ لە پێش و لە پەروەردەوە دەست پێ بین. پەروەردە لە مەنهەجەوە مەنهەجەکان کە کەموغوڕیان زۆرە لە ڕووی بەهاوە ڕێخستن نییە، هاوسەنگی نییە، ئەبێ ئێمە ئێستامی پۆلێنێکمان بەکارێنە پۆلێنی وایت کە هەموو بەهاکانی لە خۆ گرتووە بەستەنیا بەهای ئاین ئێمە زیانمان کردبەوە. پێویستە تۆ بەبی پۆلێنێکیش بێ ئەو کتێبانە ڕێخستنیان بۆ بکەی کە هەموو بەهاکانی تیا بێ. وەکو پێم وتن پێویستە لە هەموو قوتابخانەیەکە بۆ ئەوەی کە بینای قوتابخانە یەکێکە لە کاریگەرترین بینای کۆمەڵگا، چونکە تاگ لێوە دروستە بێت، تاگ لێوە دروستە بێ. هەندێک پێیان وایە قوتابخانە لە ڕاستیە پەروەردە یا دامودەستگای پەروەردە کردارێکی بەهاییە. هەندێک پێیان هەنشێکی یانی وەکو گوتەیە کە باس کراوە. بەبێ ئێمە لە قوتابخانەوە دەست پێ بکەین دەرسی ئەخلاق ئەبێ زیاد کرێ وەکو پرۆگرام کرێتە ناو پرۆگرامەکانی خوێندنەوە بۆ ئەوی مناڵانمان لە ڕووی کرداریەوە لە ڕووی عملیەوە بتوانن ئەو بەهاکان وەرگرن. دوجار ئەمە تاسیرێ بۆ کۆمەلگا ئەو کاتە هەموو بەهاگرێتەوە بۆ هەموو شتەکان بەەوە قسەی جەنابێ پرسیاری جەنابیشتەوە کە وەڵامیشە بۆەوە. بەڵام ئەگەر ئێمە ئەمە نەکەین و هەر بگەڕین بڵێن ئەوە مەنهەجمان گۆڕی و هەموو فۆکسەکەمان لەسەر پۆلی 12 بێ و ئەنتەرنێتی بۆ بۆستێن و شتەکانی تر بۆ هەمووی بۆستێن بەس ئەو کاتە زۆر باشە لەو دەرفەتەکەمەی مامەیانێ بە دەرفەت هێزانم سەرنجی بەڕێژت بزانم لە هەر دایک و باوکێک بۆ پرسی زۆری پێ ناخۆشە مناڵەکەی بێ معریفەت بێ و بێبەها لە شتەکان بڕوانە خودیشی خۆشی بێبەها بێ لە هەر گەڕەکێک بپرسی حەزەکە هەموو گەڕەکەکە خاوەنی معریفە و عیلم و زانست و زانیاریەکی باش بن. هەمومان ئەمانەوەیە کەسی دەرەجەیەک و ڕێک و پێک بین کە ئەچێتە سەر ئەرزی واقع هەر هەمومان لە خوارەوەین هەوڵیش نادەین فڵان وەزارەتەوە مامۆ بکە حکومەت ئەمە بکە ئەمە بکە. خۆمان تاک خێزان کۆمەڵگە گەڕەک شار چی بکەین کە خۆشمان بەشێک بین لەو گژمەی بەرە و بگەڕانەوەی بەها. یعنی زۆر جار هەر کۆمەلگا خۆی شکۆشکێنێ. یعنی بڕات پێ بێ مامۆستا ئەگەر گەنجێک لەسەر ئەو جادەیە بڕوا بۆ کتێبخانە هەر ڕەنگە هاوڕێکانی تعلیقی لێبن. ئەگەر کتێبێکی بەدەستەوە بێ تۆزێک سیرترە لەوەی ئەگەر ماوادێکی کحۆلی بەدەستەوە بێ چەند میمە گەنجەش بەهێزە. یعنی خۆشمان هۆکار نیت بۆ ئەم شکانی بەهایە. خۆی ڕاستیە وایە خت بۆ عەزم کردی ئەم تەکنۆلۆژیای گەورەترین کێشەی ناوەت. بەڵام تەکنۆلۆژیا باشترین نیعمەتێک خۆی لەگەڵتان لەگەڵ دووسەرەیە چەکی دووسەرەیە کاکە ئێستا بۆ نمونە مۆبایلەکە هەر یەکێکمان بەدەستمەوە لەوانێ 2 ساعتیشی لەسەرکەی نەمەزانین چەند کات ڕۆی بوو کەواتە کۆمەڵشمان لە دەستە. ئەنجا هەندێک حاڵاتی ژەیە بە تایبەتی لەم سەردەمەیە ئێمە پێویستمان بە تێکەڵاوبوون یەکێک لە دروستبوونی بەهاکان لە ئەنجامی بەریەکەوتنی کۆمەڵایەتی دروست دەبێت. هەروەها لەمەک بگەڕێن بۆ پرۆسەی خوێندن. لە ڕاستیە پرۆسەی خوێندن ئەمڕۆ فێرکردن نەک پەروەردەکردن. کەواتە ئێمە چی بکەین؟ کەواتە ئێمە ئینتاجی تاکی کورد ناکەین لە قوتابخانەوە باشی بە ناو کۆمەڵگا. ئەیچی بە کاڵ و کورتی بە نابەیی یەتە ناو کۆمەڵگاوە ئەوەی لە دەرەچێت. ئەگەر پێ بگەڕێن بۆ ڕابردووش ڕاست ئێمە کۆمەڵێ بەهای خۆمانە ئەو کاتە بەم شێوەیە پێڵی پەیوەندیەکان ئەوە کاریگەرین ئاسان نەبوون هەروەها تەکنۆلۆژیا بەم شێوەیە نەبوو ئەمان توانی بەهاکان بە جوانی بەهای خۆماڵی تەوزیف بکەین. بەڵام ئێستا ناتوانین ئەوە بە چ ڕێگایە دەتوانین ئەو بەها جوان و باڵایانە بگەڕێینەوە بەدەستیان بێنین. ئاخر وەکو پێم وتید لە قوتابخانەوە دەست پێیەکە ئەبێ ئێمە بەرنامەی کرداریمان هەبێ قوتابخانە سیستەمێکی فەلسەفی تازەی بۆ دانرێت. هەروەها وەزارەت ئیشی لەسەر کە پسپۆڕانی پەروەردی نایە بە میزاجی ڕێزمی قسەی میزاجی حیزبی وانە شتانە بکرێ بێ پسپۆڕانی بواری پەروەردا هەروەها توێژەران زانایان ڕۆژنامەنووسان هەموو پێشنیاریان هەبێ پرسیاریان هەبێ لەبارەی گۆڕینی مەنهەج چاکی مەنهەج بە تایبەتی ئێمە لە قوتابخانەوە ئەبێ دەست پێ بکەین کەواتە هەموو شتەکان لە قوتابخانەوە دەست پێکا بۆ گەورەکان ڕئیسەکان مۆزەفەکان کار بەدەستان هەمووی قەرزاری کێن مامۆستان. وەکو هینێکی شتێکی ئەحمەد شەوقی شێعرەوە هەڵێ قم للمعلم وفيه تبجي لكاد المعلم أن يكون رسولا. هەڵێ هەستە لەبەر مامۆستا خەریکە مامۆستا بە پێغەمبەر بەس نەبوو پێغەمبەر. یعنی ئەو نزیکە. بەڵام گەورەترین مامۆستای مرۆڤایەتی چێ بوو؟ پێغەمبەر. قوتابخانەکەی پێغەمبەر چی بوو؟ خۆم ماڵەکەیشی نەبوو مزگەوت بوو سەر کۆڵان و جادەکان. بەڵام توانی گەورەترین کاریگەری هەبێ بۆ کۆمەلگاکە کە ئەو کۆمەلگایەکی دروستکن جوانترین کۆڵاتە خۆی گەوران وەستێ كنتم خير أمة أخرجت للناس. باشە کە چووە مەدینە پێغەمبەر صلی الله علیه و سلم کە باسی ئێستامان بە حسابی خۆیان ئەڵێن لەوانەیە وا بیگرن بڵێن ئاین ناسیەکە زیاترین بۆی
باسی تونندوتیژی لە ئاین ئەمانە ئەم حاڵەتەوە کارێن بەڵام خۆ لە ناو جوولەکە هەبوو مەسیحی بوو ئەی بۆ پێغەمبەر توانی ساڵسەلەم لەو سەردەمەیان باشترین کارگێر یا باڵێ لە حکومداری ئیدارەدانی ناوچەکە بکات بەڵێ ینی ئیداری ناوچەکە بکات لە ڕاستیە ئەمە پەیوەندی بەچێ پەیوەندی بە کەسەکانەوەیە بەڵام کەسەکان ئێمە با بزانین لە سەرەتاوە ئەبێ پسپۆری پەروەردە بەو کارانە هەستی وە پسپۆری پەروەردەی هاوکاری چێ بکە ڕۆژنامەنووسان هاوکاریکەن زانایان پسپۆرانی بواری دەرونی بواری کۆمەڵناسی هەموو ئەمانە ئەبێ پرسیان پێ بکرێ چۆن منهج بگۆڕین چۆن فەلسەفێکی پەروەردەدانین ئێستەیەک لەوانەیەمە کەساکی چاکمانەیەکە وەکو دکتۆر کەریم شەریف بەڕاستیەوە زۆر گرنگە ئەمانە دەوریانەیە بەڵام نابێت تۆ بچی لە وەزارەت بە ئارزوی خۆش شتێ بکەیت و تاسیریشی نەبێ و زۆر باشە زۆر سپاس بۆ بەڕێز مامۆستا جەبار خادر مەجید نووسەری کتێبی بەهاکانی ناو کتێبی پەروەردەی ئیسلامی بۆ پۆلەکانی حوتەم و هەشتەم و نۆیەم بە پێی پۆلێنکاری وایت کەەوە ئێستاکە ئەم توێژینەوەی لە دووتوی کتێبێکە لەلایەن سنتەری زەهاویەوە بڵاوکراوەتەوە سواز بۆ ڕوونکردنەوە زانیارەکانت مامۆستا جەبار خامبەت ڕەنگین بێ و بە هیوای بەردەوامی زۆر سپاس بۆ ئێوەش بەڕێزتان کێشا زۆر مەمنونتانم ڕێز و حرمەتی زۆرم بۆ کەناڵی پەیامی بەڕێز کە توانی ئەم دەرفەتەی بۆ من بڕاخسێنێ لە ڕاستەیە من قەزاری جەنابتانم زۆر بەڕێز بەڕێز بەڵێ بینەرانی عزیز و خۆشەویست دەچینە لای ناوبڕێک و دواتر دەگەڕینەوە وڵاتان و لەگەڵتان بەردەوام دەبین. دووبارە سڵاوتان لێبێت بەڕێزان بۆ وەرگرتنی هەواڵ و کار و چالاکی زانیاری سەرجەم شار و چارژەکان دەچینە بڕگەی پەیامنێران و سەرتاش دەچینە لای پەیامنێرمان سامان فەتاح لە پارێزگای هەڵەبجە. سامان سڵاوی خوای گەورەت لێ بێوم کاتت باش گرنگترین زانیاری و کار و چالاکیەکانی ئەمڕۆی پارێزگای هەڵەبجە چیە فەرموو بۆمان بخەیتە ڕوو. بەڵە شەیدا سڵاوتان لەبێ سڵاو لە بینەرانی کەناڵی ئاسمانی پەیام بێ دیارە من ئێستا لە ناحەی خوورماڵم لە ئەنجومەنی هەورامانی کۆمەڵی دادگەری کوردستان لێرە ساڵانە ئەنجومەنەکە خەڵاتی ڕێزلێنان بەسەر قوتابیە سەرکەوتوەکانی پۆلی 12 دابش دەکات بۆ ئەمە بۆ ساڵی سێمە کە ئەم چالاکی و مەراسیمە ئەنجام دەدات و ژمارەیەک لە خوێندکاری سەرکەوتووی هەردوو قۆناغی زانستی وێژەیی لە سنووری ناحی خوورماڵ لە پۆلی 12 خەڵات دەکات. من ئێستا قسە لەگەڵ مامۆستا سیروان دەکەم. مامۆستا سیروان ئەگەر بێن ئێرەوە ئەمە چەند ساڵە ئێوە ئەم مەراسیمەکەن و خوێندکارانی سەرکەوتوی پۆلی 12 خەڵاتەکەن. بسم الله الرحمن الرحیم سەرەتا بەخێراتانەکەم بەخێر بن یاخوا سڵاو ڕێزم بۆ کەناڵی ئاسمانی پەیام و سەرجەم بینەرانی کەناڵە خۆشەویستەکەی پەیام. ئێمە ئەمڕۆ لە ئاهەنگێکی ڕێزەنانین لە تابیانی سەرکەوتی پۆلی 12 ئامادەیی خوورماڵ کە کۆی تێکڕای نمرەکانیان لە سەروینەوەدەوەیە. ئەم ئاهەنگەی ئێمە ساڵانە کە ڕێکیەخی بۆ تەلەبانی سنووری ئەنجومەنەکەمان ئەم ساڵ سێەم ساڵەکە بەردەوامین لە ڕێزەنان لەو قوتابیانەی کە سەروینەوەدیان هێناوە. چەند خوێندکارم لەم ئەمڕۆ لە مەراسیمە ئێوە خەڵاتەکرێت بۆ ئەم ساڵ لە خولی یەکەم لە خوورماڵە 15 خوێندکار سەروینەوەدیان هێناوە لە 97 تاوەکو 90 قوتابیەکیشمان کە خەڵکی سنوورەکەمانە لە ئامادەی پیشەسازی هەڵەبجە دەوامەکە لە ئاستی سێمە پلی سێمە لەسەر ئاستی هەرێم. لە شارۆچکەکەی ئێوە یا ساڵانە ئاستی سەرکەوتن و ئاستی و قوتابیانە چۆنە کە نمرەی بەرز بەدەستدێنن. الحەمدوللا تا ئاستێکی باشە بەڵام تموحی زیاترمانەیەکە ئینشاڵڵا بتوانین بەهاندانی قوتابی و دایک و باوکی تەلەوی بۆەوەی زیاتر پشتیوانی لە قوتابیەکانیان بکەن ئاستی باشتریکەین و بەرزتریکەینەوە ئینشاڵڵا. ئێمە ئەمڕۆ بێجگە لە دایک و باوکی قوتابیەکان خودی قوتابیەکان بەشدارە بن و بەڕێوەبەری قوتابخانەکان و هەندێک لە مامۆستا بەڕێزەکانی سنوورەکەمان بانگشتی ئەمە هەنگە کردووە. سوپاس بۆ بەڕێزیشتان. سەلام. بەڵێ شەیدا دیارە 15 خوێندکار لێرە لەلایەن ئەنجومەنی هەورامانی کۆمەڵی دادگەریەوە خەڵاتەکرێەوە ڕێزلێنانیان پێبەخشی لە پای ئەو سەرکەوتنە گەورەی لە پۆلی 12 لە قۆناغی وێژەوی زانستی بەدەستیانێناوەکە ئەو 15 خوێندکارە سەرون 90 تاکوونەوە 26 بەدەست دێناوە. ئەمەی ئاماژەش بۆ بکەم کە شارۆچکەی خوورماڵێکێکە لەو شارۆچکانی کە ساڵانە ژمارەیەکی زۆر لە خوێندکار لە پۆلی 12 ئامادەی ساڵانە ژمارەیەکی زۆر لەو خوێندکارانە نمرەی باش و بەرز بەدەست دێنن. بەڵێ زۆر سپاس بۆ پەیامنێرمان سامان فەتاح سپاس کە ڕاستەوخۆ لەگەڵمان بووی.
بەڵە بەڕێزان دەچینە پارێزگای هەولێر و پامنێرمان حسێن محەممەد وەردەگرین حسێن سڵاوی خی گەورت لێ بێم کاتت باش لای تۆ زانیاری چی هەیە فەرموو. سڵای خی گەورە لە تۆ لە تەواوی بینەرانی کەناڵی ئاسمانی پێیان شەیدا من دەمێ باسی دیوە وەرشیەکەی هەرێمی کوردستان بکەم لە ئێستادا هەرێمی کوردستان لەلایەنە وەرشیەکەی دەتوانین بڵین جەنجاڵیەکی زۆری بەخۆ بینیوە دەتوانین بڵین قەرەباڵغەیەکی زۆر لە نێو وەرشی هەرێمی کوردستان هەیە بەهۆی ئەوەیەوە لە 20 ئەم مانگە یاریەکانی خولی نایابی عراق دەست پێ دەکاتەوە 20 دیانە بەشداری لەم خولە دەکەن لە کۆی ئەم 20 دیانەیە 13 یانیان لە هەرێمی کوردستانەوە خۆیان بۆ پاڵەوانتێکە ئامادە دەکەن کە سەیانیان لە هەرێمی کوردستانن لە یانەی نەورۆز لە شاری سلێمانی و هەولێر لە شاری هەولێر و زاخۆش لە پارێزگای دۆک یانەکانی تر لە ناوەڕاست و باشووری عراقەوە بە مەبەستی کەمپی مەشق و ئامادەکاری هاتون بۆ پارێزگاکانی هەرێمی کوردستان بە تایبەتی هەولێر و سلێمانی ئەمە بۆ یەکەم جارە لە هەموو مێژوی تۆپی عراق هەشت یانەی ناوەڕاست و باشووری عراق لە یەک کاتدا لە شاری هەولێر خۆیان بۆ خولی نایابی عراق ئامادە بکەن. چواریانە لە ناوەڕاستی عراق لە شاری بەغداوە هەریەکە لە یانەکانی شۆرتا کە یەکێک لە بەهێزترین یانەکانی عراقە لەگەڵ یانەی ئەمانەی بەغدا یانەی نەفت و یانی کەرخ لە ئێستادا لە هەولێرن و یانی سامەڕە کە وەرزی ڕابردوو بۆ یەکەم جار گەیشتە خولی نایابی عراق ئەویش بە هەمان شێوە لە هەولێرە خۆی بۆ خولی نایابی عراق ئامادە دەکات و یانەکانی نەفتی میسان و یانەی زاخۆش بە هەمان شێوە لە شاری هەولێرە و لە سلێمانیش یانی قۆتزەوی پاڵەوانی خولی نایابی عراق و جامی عراق بە هەمان شێوە خۆی بۆ خولەکە ئامادە دەکاتن و یانەی نەفتی ناوەڕاست و یانی هەولێریش لە ئێستادا گەشتی شاری سلێمانی کردو چەند یاریێکی دۆستانە لەو شارە ئەنجامدا ئەمە هەمووی بۆ ئامادەکاریەکی چڕە تاوەکو لە خولی نایابی عراق ئاستێکی باش پێشەش بن و لە پاڵانتەکانی دەرەوەش ناوی عراق بە گەورەی هەڵبگرن. ئەگەر باسی وەرشی هەرێمی کوردستانیش بکەم بەهۆی ئەوەی کەوا دەستپێکی خولی نایابی کوردستانیش بە هەمان شێوە نزیک بۆتەوە لە 14 یاریەکانی خولی نایابی کوردستان دەست پێ دەکاتن بۆیە سەرجەمیانەکان دەستیان بە ئامادەکاری کردووە 6 یانە لە سنووری شاری هەولێرەوە لە ناوەڕاست شاری هەولێرەوە خۆیان بۆ خولەکە ئامادە دەکەن ئەمەش دەبێتە ئامادەکاریەک بۆ ئەوەی کەوا دوای هەڵبژاردنەکانی ئەنجومەنی نوێنەرانی عراق ڕاستەخۆ خولەکە دەست پێ بکات و یانەکان بستنە نێو ڕکابەری و لە ئێستادا پاڵەوانتێکیش تایبەت بە پارێزگاکانی هەرێمی کوردستان لەسەر ئاسی تازە پێگەیشتوان بەڕێوە دەچێت ئەمڕۆ یاری پێش کۆتایی لە نێوان هەردوو هەڵبژاردەی هەولێر و سلێمانی بەڕێوە دەچێت براویان دەگاتە یاری کۆتایی بەرامبەر هەڵبژاردەی هەڵەبجە یاری دەکات کە پێشتر ئەو گەیشتە یاری کۆتایی و یاری کۆتایی مسۆگەر کردووە و یاری کۆتاییش تا ئێستا کاتەکەی دیاری نەکراوە بەڵام هەر لە شاری هەولێر بەڕێوە دەچێت بەڵام یاری ئەمڕۆ یاری پێش کۆتایی لە نێوان هەردوو هەڵبژاردەی هەولێر و هەڵبژاردەی سلێمانی لە شارۆچکەی پیرمام کاژمێر چواری تەواو بەڕێوە دەچێت و یانەکانی تریش ڕۆژانە بە یاری دۆستانە زیاتر ڕکابەری دەکەن بۆ ئەوەی کەوا بگەنە پێکاتی سەرەکی تاوەکو لە نێو خول تووشی و کێشانە نەبنکەوە لە ڕووی پێکاتەوە دەیان بێتن زانیارەکانی وەرزش بوو تایبەت بە تەواوی هەرێمی کوردستان و بە تایبەت شاری هەولێر وەروە خولی نایابی عێراقیش ئەم دوو خولە کە هەردووکی ئەو تیمانەی تێدا بەشدار دەبن با بڵێن هەمان تیمن ئەمە لێک تێکەڵبوون دروست نابێت چۆن کاتێکا خولی نایابی کوردستان هەیە ئامادەکاریەکان بۆ خولی نایابی عێراق ئەم بارودۆخە تێکەڵیەک دروست ناکاوە دووش دەمەوێت بزانم ئێوە پێتان وایە بۆ خولی نایابی عێراق یانەکانی کوردستان ئامادەی تەواوی و باشیانەیە بتوانن ئەنجامی باش بەدەستبێنن. بەڵێ کاکشوان سەبارەت بە تێکگیرانی هەردوو خولەکە لە نێوان یانەکانی هەرێمی کوردستان سێ یانەمان هەیە کە لە هەردوو خول بەشداری دەکەن نەورۆز و هەولێر و زاخۆ هەر سێ یانە دەتوان بڵێم هەولێر و زاخۆ هەردووچیان دوو تیپیان هەیە تیپێک تایبەت بە خولی کوردستان تیپێش تایبەت بە خولی نایابی عراق لە کاتێک دەکە هەر کام لە خولەکان بوەستێتن زیاتر پشت بە یارزانی تیپەکەی تریش دەبەستن بەڵام ئەوەی تایبەت بێ بە نەورۆز بەهۆی ئەو کێشانێکەوە دروست بوو لە شاری سلێمانی بە تایبەتی لە نێو یەکێتی نیشتمانی کوردستان بەهۆی ئەوەیەوە یانەی نەورۆز سەرۆکەکەی لاهور شێخ زەنجیە ئەو کێشانە کە دروست بوو ماوەیەکە لە مەشقەکان وەستاون بۆیە
نەورۆز ئامادەکاریەکانی باش نییە بەتایبەت بۆ خولی نایبی عراق و بۆ خولی کوردستانیشیز ئامادەکاریەکی نەکردو ڕەنگە نەورۆز تووشی ئەم کێشەیە ببێتن و سەبارەت بە ئەنجامیش چاوەڕوان ناکرێتەوە هیچ زیانێکی هەرێمی کوردستان ببێتە پاڵەوان بەهۆی ئەوەیکەوە یانەکانی ناوەڕاست و باشووری عراق بڕەپارەیەکی یەکجار زۆرتر لە هەرێمی کوردستان خەرز دەکەن و یاریزانی ئەستێرە و ناوداری زیاتریان هەیە و بەشداری ڕکابەرەکانی دەرەوەی عراق دەکەن بۆیە لە ئێستادا ئەو بەهێزیە لە یانەکانی هەرێمی کوردستان نبینی وەک ڕابردووکەوە یانی هەولێر 4000 بۆ پاڵەوانی خولی نایبی عراق و یانەی دووەک جارێک بۆ پاڵەوان بەڵام ئەم ڕکابەریە بەهێزە لە یانەکانی خۆمان نبینین دوای ئەو قەیرانێکەوە تووشی هەرێمی کوردستان بوو. بەڵێ زۆر سپاس بۆ پەیامدەرمە حسێن محەممەد زۆر سپاس کە ڕاستەخۆ لەگەڵمان بووی. وەڵایزان لە بەشی دووهەمی بەرنامەکەمانە باسێکی تایبەتەکەین هەویش باسکردنە لەسەر ڕۆڵی ئافرەتان لە بەڕێوەبردننی دارایی ناو خێزان واتە ئەو ئافرەتانەی کە وەزیری دارایین لە ماڵەوە یان قاسەکە لایەوانە یاخود پارەکە هەموو چێتەوە لایەوان چۆن ئیدارەی بدەن چۆن وەزیرێکی دارایی باش بن کەوا ئەو پارەی کە هەیە چ خۆشیان بەشێک بن لە بەرهەمهێنانی یاخود جاری واشەیە بە پێچەوانەوە ئافرەتەکە خۆی هەموو داهاتەکە دێنێتەوە با بڵێن هاوسەرەکەی بەی شوێک داهاتینە یاخود بە پێچەوانەوە یا هەردووکیشان لە یەک کاتە داهاتیانەیە بەڵام زۆر جار ڕۆڵی سەرەکی لە ماڵە لە ناو خێزانە دایک یاخود زۆر جار خوشکێکی گەورە بەگشتی ئافرەت بزانین چ ڕۆڵێکی هەیە لە ئیدارەدان و بەڕێوەبردنی دارایی خێزان بۆ قسەکردن لەسەر ئەم بابەتە میوانداری زۆر بەڕێز مامۆستا شەهلا ئەحمەد چالەکەوانمان کردو مامۆستا زۆر بەخێر بن. زۆر ممنون بۆ بانگێشتەکەتان. بسم الله الرحمن الرحيم والصلاة والسلام على سيدنا محمد وعلى آله وأصحابه ومن والاه. سڵاوی خۆی گەورە لە هەموو بینەرانی بەڕێز وە لە ئێوە شەروەها بەڕاستی منم بابەتەم زۆر بە گرنگ زانی و سپاسی ئەوە شەکەم کە بانگێشتانکردن بۆ قسەکردن لەسەر ئەم بابەتە جا پێم خۆشە پێشەوەی بچینە وەڵامی پرسیارەکەی ئێوە باسێک و گرنگیەکی ئافرەت باس بکەم یعنی خۆی هەر شتێک هەتاکو بەهای زیاتری هەبێ بێگومان ئەرکی زیاتریشی لەسەر یاخود ڕۆبەڕۆبوونەوەی زیاتریشی لەسەر ئەبێ ئافرەت لە ڕوانگەی ئاینی ئیسلام و سیرەکەی خوای پەروەردگار سوورەتێکی بەناوی سوورەتی نیساء ناوناواتە بەناوی سوورەتی ئافرەت و هەروەها سیرەکەی خوای پەروەردگار بەهەشتی خستۆتە ژێر پێی دایکان کە بە هەمان شێوە دیسان ئافرەتە و هەروەها ڕۆڵی ئافرەتی کردو بە دایک کە ڕۆڵێکی زۆر گرنگە لە پەروەردەی خێزانجا بۆی با درێژە بە ڕۆڵی ئافرەت نێمنەوەی کە گرنگیەکەی ئافرەت چۆنە اینجا ئەرکەکانی ئافرەت بەڵێ بەس مامۆستا دەمێ ڕادگرم وڵا پێشوەی بچینە سەر ئەوەی باسمان بۆ بکەی ڕۆڵی ئافرەت لەیدا خۆت لە ماڵەوە وەزیری دارایی دیان سەرۆک وەزیرانی وەڵا وەزیری داراییم بەدڵنیێوانێ زۆر باش سەلامت بسپاسەکەم جا ئافرەت کە بۆیە باسم کرد کە بەهاکەی چۆنە ئێمە سێرەکەی ئەگەر باسی سێر بکەین کە چەندێک گرنگە دوایی چی بەچی ئاگر تاقیەکرێتەوە کەوات تۆی ئافرەتیش منی ئافرەتیش کاتی ئەرکێکەکەوێتە سەرشانم ئەبێ لە پێگەی ئەوە بم کە ئەو ڕۆڵە گرنگەم هەیە ئەو ئەرکەش لە جێ خۆیان بگەێنم جا ئافرەت داینەمووی هەموو بەختەوریەکانی ناو خێزانە و داراییش یەکێکە لەو شتانی کە پێشینان لە ڕابردووە توانە کاسەی پڕ ئاشتی ماڵە ئەمە پندێکە کە هەیە کە ئەڵێک کاسەی پڕ ئاشتی ماڵە ئەگەر کاسەکە هەرچەندە پڕ بێ بەڕێوەبەرێکی لێزان کارامە بەڕێوەی نەبا بەدڵێ زۆر زوخاڵێ بێتەوە بەڵام ئەگەر ئافرەت زانی و سەیرێکی کردی قەتێکی یا بزانێ داهاتی مانگانەی چەنە بە شێوازێکی ڕێکوپێک و تەرتیب بەرنامەی دانا بە دڵنیای ئەو ئایلە کاسەکەی زۆر ئەو شێواز و بەرنامە ڕێکوپێکە کامەیە کە ئافرەت دەبێت ئەو ڕۆڵە بگێڕێ لە ڕۆڵی هەبێت لە دارایی خێزانە ئەم شێوازە کاتی زیاتر و وردەکاری زیاترێ بەڵام هەر بە کورتی باسی بکەین لە هەموو شتێکە ئافرەتە بێ پێش هەموو شتێ دوورکەوێتەوە لە تەقلید و چاولێکەری یعنی ئەبێ ئەمە واز لێ بێنێت من نابێ کاتێک ئەمەوێت ئەم مانگە شتێک بکڕم سەرەتا چاوم کردبێ لەوەی ڕەفیقەکەم یا ماڵی دراوسەکەم بۆ مناڵەکە یان یا ماڵی خوشکەکەم یاکێ ئەم شتێ هەیە منیشتم بیکڕم ئەبێ من سیر بکەم داهاتی ئەم مانگانەی من وە پێویستی ئەم شتە
لە ماڵی منە یاخود لە جلوبەرگە لە هەر شتێکە ئایا بەڕادی ئەو بۆ من پێویستە یاخود ئەمەوێت هەر لەبەر چاولێکەری بێت چاولێگەری یەکێکە لە چاولێکەری یەکێکە لەو هۆکارانی لەم ڕۆژەیە کە ئێستا خەڵک باسی قەیرانی داراییەکە ڕاستە کوردستان خۆی پڕە لە قەیران بەڵام ئافرەتیش ئەتوانێت قەیرانی ماڵەکەی خۆی زۆر بە ڕێژەیەکی زۆر کەم کاتەوە یعنی هەر لە زایەکەوە بیگرە لە صابونێکەوە بیگرە لە شت زۆرەکە ئێمە باسی بکەین کاتێک کەسێک داراییەکی باشی هەیە و لە بەردەستایەتی ئەڕوازایەک ئەکڕێ بە ڕێژەیەکی پارەیەکی زۆر ئێمە ئەگەر بڵین بۆ دەسوپلی ئافرەتەکەش زەرەری بە ئافرەتەکە دەستکێشێ لە دەستکاو دانەیەک بکڕێ خۆقافەکانی پاک ئەشۆرێ دانەیە بکڕێ مەسرەفەکەی کەمتر بەم بچووکترین شت باس ئەەکەم اینجا ئافرەت شتێکی تر لەوانە ئەبێ خۆیشی و مناڵەکانیشی وا ڕابێنێ کە ئێمە ناتوانین شوێن هەموو حەزەکانمان بکەوین یعنی هەر شتێک من حەزم لێ بوو بڵێم ئەبێ بچم بیکڕم نەخێر هەر شتێک پێویستم پێی بوو ئەژم کاتە بێ بەپێی ضرورەتی ژیان ئەوەی کە زۆر گرنگ و زۆر ضرورە ئەو کاتە بتوانین پارێزی چونکە خۆی پەروەردگار فەرمێ کولوا واشربوا ولا تسرفوا يعني بخۆنەوە بەڵام چی مەکەن ئیسراف مەکەن شوێن کەوتنی هەموو حەزەکان بەدڵنیایە سەر بۆ ئیسرافێکێشی و هەروەهایەکی تر لەو شتانی کە ئەبێتە هۆکاری ئەوەی ئافرەت هەندێک جار لە منافەسە ئەماکات بیر ناکاتەوە خۆی چەنی داهات هەیە ئەگەر قەرزار بوو دوای خۆی زەرەری لێکە هەچی چیەکە لە منافەسی ئایا کەسێکی خزمێکێتی مناڵی خزمەکەی ئەو شتەی هەیە ینی گرنگەوە بە جۆرە لە جۆرەکان ئێوە خۆی بسەپێنێ لەسەر ئەو کەکویان من فڵانە شتم هەیە لە ماڵەکەمە یا فڵانە شت و جلوبەرگم هەیە لە منافەسەیە دیسان زەرەر لە خۆی ئاەتەوە ئەگەر من شتێکم کرد لە منافەسەیە کردم ینی بۆ ئەو ویستم لە بەرامبەرەکانمە ئەو کەسانی کە کەسی منە یا ئەو کەسانی کە منافسی منم خۆم زاڵکەم بە سەرانسەرێکی سەرنجام خۆم دیسان زەرەر ئەەکەمەوە خۆم قەرزارە بمەوە خۆم کێشە بۆ ماڵەکەم دروست ئەبێ ینی مە بیکڕم تووشی کە ئابە ئەبم کە نەتوانم منافەسەکە یەکێکی لەو شتانە کە هەیە چیە منافەسەکردنە شوێن کەوتنی حەزە ئەمانە خەلەلە بۆ ئافرەت یعنی ئەمانە کێشەی ئەگەر من ئەمڕۆ خۆم ئەم شتانم نەکرد بە دڵنیا مناڵەکانیشم بەیانی بە هەمان ڕێگەی مناتی ئەپەڕن کە ئەمەش ئەبێتە خەلەلێکی پەروەردەیش نەکرد خەلەلێکی دارایی دروست بێت بەڵێ ئەگەر قسەتی بۆ ئەو خانمانەی کە ئێمە چووکە باسەکەمان باسی وەڵە ڕۆڵی ئافرەت لە بەڕێبوونی دارایی خێزان بەڵام لە ئێستادا زۆربەی ئافرەتان کە ئەم داراییان لەژێر دەستانیە ینی بەجددی زۆربەی ئافرەتان ئەبێ پارە لە مێردەکانیان وەربگرن ئەمان چۆن بتوانن دارایی ماڵ بەڕێوەبرن لە کاتێکە کە هیچ پارێکی لە بەردەستانە بێت زۆر جار هەندێک خانمیش هەیە ببوورە لەوانەیە ڕوبەڕووی ڕخنەیە قسێکی نەشیاوی میوانەکە یان خزمەکەی یان تاکەکە بێتەوە بڵێ نازانێ مەسروفکە نازانێ ماڵ بەڕێ ببات بەڵام لە کاتێکا کە دارایی لەژێر دەستانە بێت چۆن بتوانێت ئەم مەسروفاتە بکات و ئەم خێزانە بەڕێوە بەرێت زین چۆنەشەی داخان چی پیا و چی ئافرەت بەڵێ لە هەردوو لایەنەکەیانە کەسانی باشیشن و کەسانی خراپیشن بەڵام ئەگەر پیا و ئافرەت پێکەوە تەفاوم هەبوو بە دڵنیایەوە ئێستا من خۆمێکێک نیم لەو کەسانی کە بەڵێ ئەتوانم داراییەک دابین ئەەکەم یعنی بڵێن خاوەنی ئیشێکی خۆم هەم بەڵام جگە لەمە ئەتوانم بڵێ مێردەکەم هەموو پارەی خۆی خستۆتە ژێردەستی من ئەمە بۆ بەتەبعاً بە تەفاومکردن پندێکی پێشینان هەیە ئەڵێ پیا و کە پارەی هەبوو یا ژنیێنێ یا پیا ئۆکژمی لەگەڵ ئەم پندیانین بۆ چونکە ئەگەر ئافرەت و پیا و تەفاوم هەبوو لە بینیانە خۆشەویستی و مەحەبەت هەبوو لە بینیانە بە دڵنیایەوە چی ئەبێت سیرەکەی پیاوەکە ئەوەی هێتی خاتە بەردەستی ئافرەتەکە باسی ئەوە ناکەم پیا و ئافرەت لە ڕوویەکی ترۆ کێشەیەکیان هەبێت و لەمە ببێتە منافەسێکی نێوانیان پیاوەکە پارە نەدابەژن تێگەی بەڵام هەشە هەنی پیاویشەیە بە تەبیعەت ڕەزی لە چروکە ئەوە لەوە هیچ ئەگەر ڕوبەڕووی هەر ڕخنێکیش بێت و ئافرەت نازانێ یعنی چی بکات لەو حاڵەتە بەڵام ئەگەر ئافرەت خۆی لەگەڵ مێردەکەی گونجان بە دڵنیا پیاویش بە هەزار جار ماوەستاشە لە هەر بەڕاستیان بابەتێکی جەوهری ینی من چەند کەیسێک بڵێن لە ئەنجامی کۆمەڵێک ئەوە بەرنامە و پرسیاروانەوە پیاو هەیە مەسەڵەن ئیشەکەی باشە داهاتی ماگانەی لەسەر و چەند میلیۆنیش 2 میلیۆنیشەوە کەچی دەبینی ماڵەکەی بە ئەندازەی پێویست گەورە نییە خانەدانیە ینی گرفتی هەیە بەردەوام لە کاتێکا مەسەڵەن ئەمە وەکو تعلیق نەبێ بۆ هاوسەرەکەی ئەمە بەڕاستی لەو نیەتەوەیە کە باز لەوە دەکەی پیاو نابێ گیفانی پڕبێ بۆی نەچێژنی دووەم و سێ بێنە یاخۆت هەر نەخێر چۆن لە شوێنی ئینسانی باشقرابێ ئینسانیشە ئیداری نیە و هەیە بە دڵنیاوە ئافرەتی ئیدارین من ئافرەت ئەزانم قەرزی کردووە بۆ ئەوەی نەخۆی بۆ ببووە کەسێکی نزیکی ژنێ ناو قەرزی کردەوە بۆ چوونە ساڵن تەنها چی لەبەرەوەی چۆتە ئەو حفلە منافەسەی چەند ئافرەتێکی تر ئەو جوان بێت تێگەی لەم ئاخر ئەمە گەڕێتەوە بۆچی بۆ نائیدارەتی ئافرەت ئەزانم یعنی بەدەستیەوە نییە قەرزارە نەبووە ئەڕوا کاتێ بۆنەیەک دروست ئەبێت چەند دەستە جل ئەکڕێ بە قەرز لە دوکان بەڵام خاتوشە لا ببوورە دووبارە ئەمە ناگەڕێنیتەوە بۆ
هاوسەرەکەی لە کاتێکدا کە پارەیەکی پێویست دارایەکی پێویست ناخاتە ژێردەستی ئەم خانمە تا ناچار بێ بڕوا لە کەسێکی دیکە قەرز بکات بۆ شتێکی بەسیط. ئەزانین چۆنە شەیداخان ئێمە ئەموتمان بە گوێرەی پێویستات شت بکڕین. تێگەی کەمترین ئافرەت هەیە بۆ پێویستاتیش یعنی قەرزار ئەبێت کەمترین ئافرەت یعنی ئەو ئافرەتانی کەم بە نمونە بۆ تۆ ئێهێنمەوە یعنی ئەزانم ئەو دارایە لە ژێردەستایە ئەوەی کەم بۆ تۆ باسکەم دارایی لە ژێردەستایە بەڵام لە هەمان کاتیشا تەنها لە بەر منافەسی جوان دەرکەوتن و حەز تێگەی ئەم هۆکارە وای لێ ئەکا کەم ئافرەتە نەتوانێت ئەو دارایە بە شێوازێکی تەنزیمانە عنی بەڕێوە بێت کە چی وای لە هاتوویسە بۆ بەژێرباری قەرزەوەی بۆ بەژێرباری و پیاو لێ ناڕازیە بۆ بەژێرباری ئەو مناڵەکان خەریکە تووشی کە ئابە بن چونکە لە سەرەتاوەها ئەوەی کردو بۆیان ئێستا هەم مناڵ تەحمل ناکانەی بێت تێگەی هەم بە هەمان شێوەش ئافرەتەکە خۆی پێینێ بۆیان بکات لەگەڵ پیاو بۆ بەکێشە و گرفت ئەمە لە سەرەتا بۆچی ئەگەڕێتەوە بۆی شوێن حەسەکان کەوت بۆ ئەوی شوێن جوان دەرکەوتن ئێمە بێ بزانین جوانی هەموو ئینسانێک چ پیاو چ ئافرەت کەسێک لە سیفەت و هەڵسوکەوتایەتی چونکە زۆر جار ناوێت لە مناڵەکە ئەڵێ مناڵە ئەو ناوە ناخۆشە دوای ئەو کەسە خۆی ناوەکە وا هەڵ ئەگرێ هەر ناوەکەی تۆ محەبەتە بۆیە چێ ئافرەتیش بە هەمان شێوە ئافرەتیش کە شوێن حەزەکانی خۆی کەوت سەیرەکەی لە دارایە شکستێنی ئەوەی کە ئەم برام پرسیاری کرد سەبارەت بەوەی کە ئەڵێ ماڵی وا هەیە دارایەکی زۆری لە ژێردەستایە و یعنی زۆرێکی هەیە پیاوەکە بەڵام هیچی دیارنی بە دڵنیا من ئەتوانم بڵێم پلەی لە 100 هۆکارەکەی ئافرەتەکەی ئەخر بۆ بێ هەموو شتێ ئافرەت بێ لە کاتێکە هەر ئەم نمونەی کاکشوان هەیە کە پارێکی باشیە بەڵام نایخاتە ژێردەستی ژنەکەی ینی پیاوەکە خۆی بەدەر لە ڕەزیلی پیاوە ئەناسین کە موچەکەشی زۆر باشە بەڵام نازانێت پارەکەش نایاتە دەستی خێزانەکەی باوەڕەکەی خێزانەکەی 50,000 50,000 کە تازهاتۆ بە 5,000 تێگەیشتووە من نمونەی وام لایە نازانێت خۆی دارایی پارەکە ناخاتە ژێردەستی خێزانەکەشی تا داراییەکە ینی ڕۆڵێکی باش بگەڕێ لە دارایی ماڵەکەیە تا ئێستش خاوەنی خانی خۆی خۆشی نازانێت دارایی ماڵ بەڕێوەرێ بۆ ئەبێ هەموو شتێر ئافرەت ئەزانین بۆ چێڵم هەموو شتێک چونکە زۆر لەگەڵ ئافرەت تەعاملم کردووە زۆر لەگەڵ ئافرەت تەعاملم کردووە بە ڕێژەیەکی زۆر وەکو پێم وتی بۆیە پیاوەکەەوە ئەکات ئەبێ ئەم ئافرەتە خەلەلەکەی خۆی بدۆزێتەوە بزانێ ئەم پیاوتم باش و خراپی شەر هەیە بە ئینسان تۆزە عەدالەت بێ بەڵام ئافرەت زیاتر خەلەلەکان دروستەکە پیاو حەزی لە عەزەمەتە بەتەبیعەت سیفەتی زاڵی هەیە ئەبێ هەشی بێت هەر خۆی پەروەردگاریش فەرمێ الرجال قوامون على النساء کە من زۆر لەگەڵ ئاەتە یعنی 100% بەس پیاو حەزی لەمە ئەم ئافرەتە ئەبێ جۆرێک تەعاملی کردبێ کە پیاوەکە دەرونی بگاتە و ئاستی هیچ دارایەک نەخاتە ژێردەستی ئەم ئافرەت من تۆ بە دووادا چوونمان کرد بزانین هەر ئەم پیاوە سیفەتی خۆی هەڵەگرێت ئاوا نەگونجاو بێت یاخود ئافرەتەکە ئەم پیاوەی واتە بەڵام زۆر جار پیاویش بۆیە دارایی ناخاتە ژێردەستی خێزانەکەی ئەڵێ خۆی موچەیەکی خۆی هەیە پێویستی بە دارایی من نییە ئەزانین چۆنەوە لەگەڵ ئەوەش چیە بۆ ئەمەیان ئافرەت ئەناسم دارایەکی خۆی هەبووە بە مێردەکەی و تۆ من فەرزە لەسەر تۆ من بژێنیت فەرزە لەسەر من پاری خۆم هی خۆمە یعنی بەم لەوزە قسەکردن ئێستا ئەو پیاوژنە لە یەک جیابوونەتەوە لێرە کارەکەی بۆ پیاوەکە بگەڕێنجا ڕاستی شەکات ئێستا ئەگەر پیا و ئافرەت یعنی بۆ نمونە من ماڵجیاییم کرد لەگەڵ مێردەکەمە داهاتێکی خۆم هەبوو خۆم کرد بە خاوەنی وەڵا ئیش حەقێتی بەڵام لێرە ئەبێ ئێمە بزانین هۆکارەکەی چی بۆ کەم خانمە ماڵجیایی کردووە لەگەڵتان ئەبێ هۆکارێکی هەبوو بێت لەوانەیە ئەم پیاوە هیچ داراییەکی پێنەیابێ هیچ شتێکی نەخست بێتە ژێردەستی و ئەمیش ناچار بوو بێوتی بێتی من پارەی خۆم بۆ خۆم و تۆشی خۆ بۆ خۆ ئەگەر ئەمە ئاوا بێت و کێشەکە ئەوە بێ نەبوو بە کێشەی تر بۆیان وایە بەدڵنیاوە لە شتێکی کەوە دیسان سەرچاواگرێت زانین چۆن شەی داخان خۆمان ئافرەتین سیفەتی ئافرەتە ناسین وڵا ئافرەت بەس سیفەتی سەبری تیاابێ شوێن حەز و ئارەزوو نەکەوێت تێگەی لێم بە قسەی مێرد بکە بەخوا پیا بە هەموو شتێکی بە قسە ئەکات جام قسەم لەسەر چییە لەوەی کە ئێست ئەم براموتی ماڵی وا هەیە پارێکی زۆریان هەیە ئێم ئافرەتە وردەکاری ناکە ئەم داهاتە با پێویست پاشەکەوتێکی لێ بکە ئەم پاشەکەوتە لە بەرچی ئەگەر کەسێکی دنیاییە بۆ لایەنە دەرونیەکەی کە ئینسان کەسێک ئەگەر ئیمانیشی تیانە بێ لایەنی مرۆڤایەتێکی پاڵنەرە بۆ ئەوی چی بکە هاوکاری خەڵک بکە دەستگیرۆی خەڵک بکە بام پاشەکەوتێ بکەم بۆ ئەوە یا پاشەکەوتێ بکەم بۆ داهات و پێویستاتی خۆم یا پاشەکەوتێ بکەم بۆ ئینسان نەخۆشیە کە هەزار معناتێ لە پڕکات حاڵەتێکە بەسەر ئینسانایەت و ئەگەر ئەمەش نییە لایەنە ئیمانەکەشی بگرین ئێمە زۆر پێویستمان پاشەکەوتی زیاتر هەیە گەربانێ حەج بکەین پاشەکەوتمان پێویستە بانێ عومرێ بکەین پاشەکەوتمان پێویستە کەواتە ئافرەت دیسانە بێ بگەڕێتەوە جاران ساڵی نەوەتەکان خەڵک جلی خۆی یەک دەستیشی بەباشی نەبوو ئەڕۆژ بۆ شوێنێک دەستی جلی ڕەفیقەکە یا دراوسەکە یا خزمەکەی هێنا باسێکە بووای لە هاتوو کەوت بۆ ناو خەڵک هەر جێکی لەبەر بوو ئەوهی خۆتە یا بالام بێ بالام بێ بۆ ماوەیەک یانی وایل بەڵام ئێستا سەیرەکەی ئافرەت خۆی مناڵەکانی چەند دەستە جلی هەیە بەڵام کاتی شتێک ڕوەدا هیچ ئامادەیتیان ئەمجلە دووبارەی بینراوە لە بەرمە بە خۆش و بینرا جا خۆگەربا بێ خۆشە بگۆڕی
ئەی تۆ من ئەگەر جلەکەم بینراوە بێ خۆ خۆشم بینراوم یعنی نابێ خۆشم بچمە ڕوو نەخێر خوای پەروەردگاری یەک ڕوو یەک شکڵی بێ ئەداوین هەتاکو کۆتایی تەمەن یعنی زۆر تەبیعی ئافرەتیش با ڕازی بێ ئەوەندەی پێویستە ئێستا بە تایبەتی وەرزی جلگۆڕینە لەمە بدووە بۆ خۆتە بۆ مناڵە بۆ هەر کەسێکە بە گوێرە پێویستات یعنی مناڵێک کە ئێستا وەرزی پاییز و زستانیەتە پێشەوە هیچ پێویست ناکات چەند قەمسەڵی هەبێت ئەزای بۆچی پێویست ناکات چونکە قەمسەڵەوەکو جلێکی ژێرەوە نییە جلێکی سەرەوەی وڵای ئافرەت دەگەر تۆزی گورجگۆڵی تیابێت قەت ناهێڵ و قەمسەڵە پیس بێت بۆ چونکە ئەتوانێت بیشۆرێت و مناڵەکەش لە وشکیشی کاتەوە لە بەریشکامە گەڕێتەوە دیسان بۆ ئیهمالی ئافرەت لە بەڕێوەبردننی ماڵەکەیە بۆیە چەند دەستە جلەکە ڕێڵی بۆ تەڕۆشکی نازانم بۆچی سێرەکی هەمووشی زەروریەت نییە تێگەی لە کاتی وەرزگۆڕینی جل عادەتەن گرانە ئێستا بڕوا دەستێکی بۆ بکڕێ باوانگێکی کە بڕوات کە خەڵک ئەها بازار جمەی لەسەر نەما خەرەباڵخی نەما ئەوەنە تەڵەب نەما لە دوکاندارەکان سەرکی خۆیان ڕاستەوخۆی نرخەکانیان نەخواردتر با دواتر بڕوا دەستێکی کەی بۆ بکڕێ بەڵام ئەڕوا چەند دەستە ئەکڕێ ئەمە خۆی بۆ نمونە زۆرن بیان هێنمەوە بەس کاتی بەرنامەکە ئێوە ئەوە نییە بەڵام مامۆستاشە لە ینی بێگومان نامانوێت بە گشتی قسە بکەین بە گشتگیری لە هەموو لایەک ئینسانی باش و ئینسانی خراپەیە زۆر جار دەبینی نمونەی جوان ئافرەتی وا هەبووە هاوسەرگیری لەگەڵ کەسێک کردو حرمەتەن مەبەستمان سوکایەتی بە پیشەنیە بەڵام با بڵێن لە دەرەوەی بابەتی خوێندن بۆ لە شۆفێرێکی تەکسیەوە بۆ وەرگرتنی بڕوانامەی دکتۆرا یعنی ئەمە ئیتر شتێکی شۆکە یعنی گە پشتگیری ئافرەتێک نەبێتەوە لەو پیشەکەت بگۆڕی و بەرەبەرم پێشەوانش هەبووە دکتۆرێکی هەیکە خۆی کاتەوە مەسەلەن بە شۆفێری تەکسی لە داخی ئافرەتەکە بابەتەکە ینی ئەمەیە بەڕاستی هەموو ئیرکشانەکە لەسەر ئافرەتەکە یا خۆت پیاوەکەش دەبێ هاوکار بێت اینجا بابەتێکی تریش دەمێت سەرنجی بەڕێستان بزانم باسیەوە کرد ژنەکەڵەیە بێ لە ماڵەوە پیاوەکە بڵێ ئیسلام لە فەرزی کردووە لەسەر پیا و ئافرەتەکە لە ڕووی داراییەوە ڕەچاوی ژیانی بکات بەڵام کاتێکیش ئەم ئیترەگە لە ماڵەوە بێت تۆ ناکرێت لە دەرەوە بڵێ من ئیشەکەم وەکو هاوشانی و هاویەکسانی و شان بەشانیم دەوێت لەگەڵ پیاوانە بەڵام ئەی تۆ مافی پیاوەکە ڕەنگە ئەبێ ئیشکە هەموو ئەو ئافرەتانی کە لە دەرەوە ئیشەکەنە بێ پیاوەکەش لە ماڵەوە هاوکار بێ ئیش لێنێ ئیشکات چێژ لێنێ کۆمەڵی بابەتی تر بۆیە تێکەڵیەک هەیە گەر سەرنجێک ڕوونکردنەوەی یان هاوکاری لە نێوان هەردوو لابۆی بتوانێت ئیدارەیەکی باش بەڕێوە بەرن بەڵێ دەست خۆش بە ئەزانین چۆنە کاکە ئێمە باسمان کرد باسی باش و خراپمان کرد ئەمە بۆ مۆزوعی گوتمان باسی ئەوەکین کە خەڵکە وەسەتەکان باسکەین پێگەی باشەکان بۆ خۆیان باشن خوانەخواست ئەوانەشیان کە ناگونجێ بەڵام وەسەتێکی کە لە یەک حاڵی نەبوونێکی لە نێوانەنە ڕاستە وەکو تو ئافرەتانی کە ئەرکێکی زیاتریان لەسەر ئیشێکی دەرەوەکەن بەدڵنیایە و ئەگەر پیاوەکە هاوکاری نەبێ پێی ناکرێت لە هەمان کاتیشە ئەگەر ئافرەتەکەش دارایەکەی بەدەستێنە خۆ بۆ کیەتی وەکو ئەگەر هەر بەجلبەرگی بدا بۆ خۆشی خۆ ئەرکێ لە ملی مێردەکەی کاتەوە من ئەمە لەگەڵ ئەمەشان یعنی ئەوە نیم بڵم خوانەخواست هەر 100% هەرچی ئافرەتی ڕەبسیکەمەوە بەس بۆچی چونکە باسی زیاتر ئەڵێم لەسەر ئافرەتە چونکە خۆی پەروەردگار بەخێوکردنی مناڵی خستۆتە ئەستۆی ئافرەت بۆچی پەروەردەکردنی عفونەک بەخێوکردنی پەروەردەکردنی خستۆتە ئەستۆی ئافرەت کەوا قورسترە لە بەخێوکردنی پەروەردەکردن بەدڵنیایە پەروەردەکردن لە بەخێوکردن زۆر قورسترە چونکە پیاوەکە لە دەرەوە پارەیەک پێ ئاکات بەڵام ئافرەتەکە بێ پەروەردەی بکات شەو نەخۆنیش بکات وەکو مێردەکەی لە دەرەوە بەڵام شەوانیشتا بەیان بەدیار مناڵەکەیەوە ناخەوێت بەڵام لەگەڵ ئەمەشە ئەگەر ئەم پەروەردەی دەسی ئەم دایکە ئەم مناڵە سبەینێ بە هەیبێت ئێستا بۆ نمونە مەبلەغێکی زۆر داهاتی مانگانی هەبێ نابێ هەموو حەزەکانی مناڵەکەی جێبەجێ بکات ئەبێ مناڵ لە هەموو تەمەنێکە کە فامی هەبوو بزانێ نییە هەیە تێگەی ئەگەر فێری نییە نەبوو مەرج نییە داهاتوی مناڵەکەی وەکو ئێستا ئەم دایک و باوکە داهاتی بەدەستەوە بێ ئەگەر نەشی زانی ئێمە ئەبینین زیاتر ئەو مناڵانی کە تووشی نەخۆشی دەرونی ئەبن یا ئەو ماڵانی کە کێشەیان تیابیا و ماڵانی کە مناڵەکان بە قسەی دایک و باوک ناکەن لە خشتە دەرئەچن یا سەری خۆی ئەڵەگرێ یا کێشەیەکی گەورانێتەوە دائیمەن هی ئەو ماڵانێک کە بژێویان زۆرە یعنی بەپیایەتی لە خەڵکەکە مەکەش بەڵام ئەو ماڵانە دایمەن کێشەی ئایلەیان زۆرترە بۆچی چونکە بێ ئافرەت کە هەرچی لە بەردەستیان نەڵێ بەخوا دڵم نەهات بەخوا وا ئەمە نەخێر دڵی شمیت لێشی ئەگەرمە و پێویستاتەکانیشی بۆ دابینەکەم وا لە مناڵەکەی بکات هەر شتێکی بۆ کڕی نرخی بزانێت کە ئەمەی زانی نرخی شتەمادیەکانی زانی بەدڵنیان نرخی شتەکانی تر زۆر باشتر و جوانتر ئەزانێ لە ناو کۆمەلگا ڕێز لە هەموو شتێک ئەگرێت لەبەر ئەو بۆیم پێتەڵعین کە تۆڵی پیاویش ئەبێ هاوکاری ئافرەت بێ بەدڵنیا بێ هاوکاری بێت ئەگەر ئافرەتەکە وەکو وتم لە شەرعی خوای خۆماری بۆ دیاری کراو ئەبێ مارەیەکەی بۆ بکاتو ئەم هی خۆشێتی و ئەگەر 100 مسقال زێڕێکی هەبێ هەرچیەک مارەی هەبێ پیاوەکە هێشتا لە سەری فەرزە بیژێنی و ئەم بۆشی نییە یەک شتی باتی لەگەڵ ئەمەشە ئەگەر ئافرەتەکە باماشی خۆ ئیشی کاری ماڵ لەسەری فەرز نەکراوە وەکو هاوکاریەکەی کە خۆ فەرز نییە لەسەر ئافرەتیشی ماڵەکە بەڵام ئەگەر ئافرەتەکە ڕێزی مێردەکەی لابوو چونکە خوای پەروەردگار ئەفەرمێ ئەگەر ئافرەتێک مرد و مرد لێ ڕازی بۆ کەس ئەهلی بەهەشتە
ئەگەر ئافرەت لە ڕووی داراییەوە کێشێک بۆ پیاوەکەی دروست ئەکات و تووشی سەری دنیای لێ ئەهێنێتەیەکەوە نازان ئەمە ئەوی پێەکە ئەیمە خۆ دیسانە گەڕێتەوە بۆچی بۆ ناڕازیبوونی مێردەکە لە تۆ پاشانیش ناڕازیبوونی خوای پەروەردگار هەر نمونەیەکێ لە ئەسەرا کە حەزرەتی ئیبراهیم سەلامی خوای لەسەر بێ کاتێ چۆ ماڵی حەزرەتی ئیسماعیل خۆی لە ماڵ نەبوو لە ژنەکەی پرسی حاڵتان چۆنە وایە ئەو پێچێ بیستی بێتە ژنەکەش زۆر گلەی و گازندەیەکی ئەوەی کردوتی هیچمان نییە و ئاوا بیانی وەحاصل گلەی لە باری ژیانی خۆیان کرد ئەوە بوو ئەویش کە حەزرەتی ئیسماعیلی نەبینی بوو سەلامی خوایان لەسەر بێ وتی ئەگەر هاوسەرەکەت هاتەوە پێی بڵێ باوکت هات بۆ توی دەرگای ماڵەکان بگۆڕێت تێگەی ئەمە بۆچی بۆ چونکە ئافرەت گلەی و گازندەی لە نەبوونەی و لە چی و لە ئەمەی مێردەکەی کرد خەمێکی دا بە مێردەکەی وایە یعنی ئافرەت هەیە کە هەشیەتی بە جۆرێ خۆی دەرئەخایتی عنیاڵی ڕێک بەزەی پێهاتەوە پێت بکرێت چی سەدەقەی بۆ بکەیتەوە بەڵام ئەوە نەش نەبوونە نییە وەکو ئێمە هەر یەکێکمان پێوەەر بکەین بە ژیانی ساڵی نەوەتەکان سیرەکەی کەس نەبوونە نیە لەم ڕۆژگارێ کەس نەبوونی خۆراک نیە لە ئێستا ناڵێم خوانەخوا ئەوەی هەر زۆر زۆر گوناحە بە نەخۆشیە بە شتێک ئەناڵێنێ ئەوە ناڵێم هەرچی پێیا بکە بیدار بە نەخۆش بەڵام خەڵکە وەسەتەکە کەس نەبوونی خۆراک نییە کەس نەبوونی جلوبەرگ نییە یعنی ئەمە ئێستا ئێمە نیمانە نەبوونی مۆدێلە ئەمەی ئێستا گلەی لەسەرەکەی نەبوونی مۆدێلە ئەگەر شوێن مۆدیل بکەین هەمومان نەبووی هەرێکی لە ئاستی خۆمان خاتوشە لە بەدەر لە حەز و ئارەزوو ئەو ڕێگایانە چین یاخود ئەو تەریقانە چین کە پاشەکەوت لە پارەیە ئەکرێت ئێستا بۆ نمونە خانمێک مەبلەغێک پارە درێتە دەستی لەلایەن مێردەکەیەوە ئەڵێ ئەم پارەیە ئێمە دەستی تۆ ئەو خانمە چۆن بتوانێت ینی ئەو ڕێگانە چین کە پارەی مەسروفات ینی ڕۆژانە جیا بکاتەوە ئاو کارەبا جیا بکاتەوە جلوبەرگ جیا بکاتەوە ینی بە چه شێوازێک پاشەکەوت چۆن ئەو ڕێگانە کامانن بەڵێ شەیداخان ڕێگاکانی پاشەکەوت زۆر قورسنی بەڵام تەنها یەک تۆز بیرکردنەوەی پێویستە لەلایەن ئافرەتەوە وەکو تۆڵێ ئەوەی کە داراییکی لە دەستە ئافرەت ئەگەر ئەمە بلەغە پارە کەوتە دەستی با هەر یەکسەر پێش هیچ بیرکردنەوەیەک بە گوێرەی ینی ئەو پارە لە دەستی لە 250 بۆ دەست پێ بکات لە هەر تا کۆگاتە ڕێژێکی زۆرتر کە لە بەردەستێت بێ بیرکردنەوە لە مەسرفەکە یەکسەر 250 بخاتە ناو قاسەیەک من نمویان کەمترین ڕێژەمدانە بیر نکاتەوە جارێکی پێویستە گریمە ئەم 250 لەم مەبلەغە پارەی بەردەستی تویانە ئەم هەزاری تیانە ئەم 500 تیانی ڕاستەخۆ ئەمە لابات ئەمە تۆ حسابی بۆ ناکەی بەڵام دوای چەند مانگە سەیری بکە بۆ بە پاشەکەوتی جاران دایکم بە ئێمە ئەوت ئەگەر لە کەم نەزانی دەست پێوە بگریت لە زۆریش نابیتە خاوەنی هیچ ئەم قسە زۆر تەواوە یعنی ئێمە دیقەتی باوباپیرانی خۆمان بدەین من دیقەتی دایک و نەنک و کەس و کاری خۆم بم سەیرەکەی لە کەمەکە ئەوەندە دەستیان پێوە گرتووە لە ماوەیەکی کەما بوون بە خاوەنی زۆر هەر کەسیش هەبووە لە کەس و کار و دراوسی چی ئێمە لە زۆرەکە نەیزانیەوە دەستی پێوە بگرێ حسابی بۆ پاشەکەوت نەکردو دائیمەن ینی دایکم ئەیوت ئەو قوتوی کە دای ئەنیت ئەگەر هەرچەندێکە تێکرد تۆ بە نرخی نەبووی عنێمە دەستێ نەکەوتووە ئەگەر تۆ 100,000 دەستکەوێت ئەم مانگە بیکەی بە شتێک وایە ئەگەر 1000 دینار لەو 100,000 دەربێنی دڵنیا بە هیچ پێوەی دیار نێنەوەتونەوەکە بەس 1000ەکە بۆ پاشەکەوت ئەمەیەکیکەن خاڵێکی تریان ئەگەر ئەم مانگە من سەیری پێداویستی جلوبەرگە یا خۆراکە یا ئەم شتانە بکەم با لەم مانگە هەوڵ بدەم کەمترین خۆراکە ئەوانی کە زۆر زەرورین پێداویستێکی هەمیشەیی ئەمانە ناکڕم نایخۆم لە مانگە ئەگەر میوانێک نەبوو زەرورەتێک ناتە پێش یا جلوبەرگ کە سیر ئەەکەم جلەکەت ئەم ساڵ کردوتە هەر هۆکارەکەی کە پاڵنەرە بۆی لە بەرینەکەی چەند جار بینراوە ئینانە کورتنیتیایە نە کاڵ بۆتەوە نەشی بۆ تۆ شتێکی ئەو تویتیانێ قەیچێک ئەم مانگەش پێوە ڕازی ئەبم ئەوەی مەبلەغێکە دای ئەنێم ئەم مانگە بچم جلی پێ بقڕم ئەو مەبلەغەشەکەمە ناو قاسەکەەوە ئەوەی مەبلەغێک دام ناوە ئەم مانگە بچم پیاسەیەکی ئێواران بکەم بچمە دەرەوە بچمە پارکێ بچمە شوێنێکە ها پێویست بەوە بکە پارێکی تیاسەڕفکەی ئەم مانگە بۆ نمونە دووجار ئەوە ناکەم یا هەر نایکەم پارەکەی لا بە مانگەکەی تر ئەیکەم هیچ پێشمەوە دیارنی خەڵک بە مانگە جل نەکڕین یا بە مانگی کۆمەڵێ خۆراک پێداویستێکی نازەڕور یا بە پارێک سەرەتا لای بە لە مەبلەغێکە هیچ پێوەی دیار نابێت ئەش بێتە پاشەکەوتی خوا نەخواست تۆ نەخۆشیەکە بەڵایەکە مصیبەتێ هەر شتێکە ڕووی کردە ئینسان زۆر بە ئاسایی ئەتوانێت ئەوە بەکاربێنێتەوە کەمتر قەرزابی یاخود هەر قەرزار نەبێت زۆر باشە مامۆستاشا لە دەرفەتمان زۆر نەماوە لەم دەرفەتە کەمەی کە هەمانە دیسانەوە دەمەوێت بەڕاستی ڕووی دەمت بکەیتە خانمان خوانەخواستەمە بەسمان فەرق و جیاوازی یەرکێکی قرس بخێنە سەر خانمان و پیاوەکەش وەک بەرزەقی بانان لێرەوە بۆی بتەقێنێت تێ دەچێ نا ئەویش دەبێت هاوکار بێت و ئەویش بێگومان بە هەموو شێوەیەک مادی و معنەوی پەیامت بۆ خانمان یعنی ئەو ڕێنمایانی باسمان کرد چاولێگەری و دیسانەوە مۆدێلگەرایی و ئەمانە ینی ڕەنگە چەندین جاریش بیڵێتەوە هێشتا کەمێت چەندین جاریش
ئافرەتان و شارکەیتەوە هێشتاکەم بێ بەتابەت لەم بارودۆخە بەدەر لە کێشەی دارایی ڕەنگە کێشەی تریشی بە شوێن نابێت و کەشتن بە شوێنم شوێنان لە کۆتایە من خۆزگە دەمم ئەگەشتە هەموو ئافرەتێک لە ڕوبەڕوو چونکە مشتانە لە بەرنمەیەەکە ئارز ناکرێ مشتانە وردەکارەکەین لە بەرنمەیەکە ناوترێ ئێستا لەو چشەی داخان کە وەکو ئافرەتێک لە مێشکە چەند پرسیارێکی بۆ دروست بوو لە شەلاخان زیاتر ئەرکەکانە خاتە یعنی سەر ئەستۆی ئافرەت و پیاوانی لێ دەرکرد نەخێر پیاوانیش لەوە بەرینی وەکو باسی باش و خراپم کرد بەڵام ڕۆڵی ئافرەت لە دەستی ئافرەتە من خۆم ینی ئەزانم ئافرەت ڕۆڵی کاریگەری زۆر زیاتر چونکە پیا و کەمترشت ئەزانێ پیا و کەمتر وردەکاری ئەزانێت پیا و ئەزانێت پارە پەیدا بکات بەڵام لە هەنێ وردەکاری نازانێت یعنی هەر ئەو پارەبی دەبەست دەست پیاوێک و سەرفی بکە ئەگەر بیدێ بەدەست ئافرەتێکی وەربینەوە هەمان پارە سەرفەکاتەوە بەڵام کۆمەڵێک شتی زۆر بە سووتر و شاکری لێکڕی وایە بەڵام پەیامی من بۆ ئافرەتان تکایان لێ ئەەکەم لەبەرەوەی ئافرەت بەرپرسیارە لە پەروەردەی مناڵەکەی پێش هەموو شتێ مناڵەکەی وای لێ بکە کە حەز هەموو حەزی جێبەجێ ناکرێت ئەمە یەک باشان ڕۆڵی خۆی ببینێ کە چەنێ گەورەی بەقەدەر ئەوەش ئەرکی لەسەرە کە ئافرەت ئەبێت چی بکە ئیسراف نەکە ئەبێت دوورکەوێتەوە لە ئیسرافکردن یەکەم وتمان حەز دووەم ئیسرافکردن یەک شتی تریش پێ بڵێم هەنێ ئافرەت لە داخی مێردەکەی ئەڕوا پارە زۆر سەرفەکە یعنی بیستومە ئافرەت و توێتی وەڵا فڵانە کەس پێی وتم توێتی مەهێڵە دینار بکەوێتە دوای دەستی چونکە ئەمە پارەی هەبێژنە بەسەریێنێ تۆ سەری ئافرەت لە چیە ترسێ ئەمە تۆ خوا نووسیوێتی ئەم کەسە ژن بێنێ ئێستا هاوسەری من ژن بێنێ خوای گەورە تازە بڕیارێکە و داوێتی ئەهێنێ بەخوا من دیناری پێنە یاڵم بە قەرسی شەی ژنی خۆی هێنێ چونکە پیاو ئەناسم سێ ژنی هەیە کرێت چییە کەواتە قەدەر و قسمەتی خوای گەورەوە بوو پیاو ژن بێنێ بەخوا تۆ ئیفلاسیشی پێ بکە ئەو هەر ژنی خۆی هێنێ جا لەبەرەوە ئەم هەر ژنیشی هێنا بە پیاوەکە هەبوو بێژن بێنێ باشترە لانیکەم بە هەر ژنەکەی بەسەر بێ نەکێشەی دارایشی بۆ بێ لەبەرەوە باواز لە منافەسە بێنێ واز لە ڕقلێبوون لە مێردی بێنێ واز لە حەز و ئارەزوو بێنێ بزانی کە ئەوەی لە دەستایەتی چۆن سەرفی بکە بە گوێرەی پێویستات نەک بە گوێرەی شوێنکەوتنی قسەی خەڵک و ڕەفیق و برادەر و کەسەکان کەواتە دوجار ئەبێ دارایی ماڵ لەژێر دەستی ئافرەتا بێت بە بۆ چۆنی من باڵێ دارایی ماڵ لەژێر دەستی ئافرەتا بێ و ئافرەتی ژیرانە نامۆژگاریەک بێ بۆ پیاوان بەتەکید ئەگەر دارایی ماڵ لەژێر دەستی ئافرەتا بێ و ئافرەتێکەی ژیرانە هەڵسو کەوتی پێ بکات بە دڵنیایە وەکو پێشینان ئەڵێ لە پشت هەر پیاوێکی مەردەوە ئافرەتێکی مرد هەیە ئەو 50% ڕاستە و پیاوەکەش مرد ئەبێت و ئافرەتەکەیش دڵخۆشە بێ و هەردووکیان ژیانێکی بەختەوەر و وەتاکێکی پەروەردەکراوی شەخەنە ناو کۆمەڵگەڵ مامۆستا شەلا ئەحمەد چالاکەوان وەروەها شارەزای بواری ئیدارەی خێزان و وەروەها دارەدانی ڕۆڵی ئافرەت لە دارایی ماڵ لەگەڵ ماوەی لەم تەوەریە سپاس بۆ بەشداریکردنت بە هیوای تەندروستێکی باش بۆ بەڕێزتان و خانەوادەی بەڕێزیشتان لەمێ دەکەین هەموو لایەک لە نێوان خانمان و پیاوان بە ڕۆحیەتێکی کراوە چکە من بیستومە زۆر جار لە ماڵەوەش ژن و مێرد نەبوون بەڵام خوشکێکی گەورە یاخود دایکەکە توانیوێتی ئیدارەیەکی باشی تەواوی خێزانەکە بکات دەیان نمونە هەیە کە خوشکێک چەندین برا ئیدارە دەدا پارەکەیوانیش خۆ دەکات و پێشیان داداتەوە منیش پشتگیری ڕێیەکەی مامۆستا شەلا دەکەم دارایی لای خانمان بێ باشترە و سەرێشش بۆ پیاوان کەمتر دێتە پێشەوە بەڵێ شەیدا پێم وا بێ پێشانگایەکمان هەیە ڤیتیەک هەیە هاوکارانمان بۆیان ئامادە کردوین دەچینە لای بینینی ئەو ڤیتیە کە واخکردنەوەی پێشانگایەکی وێنە کێشانە با بزانین ئەو چالاکیە چۆن گوزەراوە بە دروشمی بەرە و توانای منداڵەکانتان بۆ ئێمە جێگەی بایەخە ناوەندی شارەزوری ڕێکخراوی قوتابیانی کوردستان دوای کۆتاییێنان بە خولێکی بێبەرامبەری هونەری هەستا بە سازدانی پێشانگایەک بۆ وێنە و کارە هونەریەکانی منداڵانی بەشداربوو لە سنووری قەزایی سەید سادق هونەر شتێکە گرنگی پێ نادێت لە وڵاتەیە و بەتایبەتی لەم ناوچانەیە بەڵام سواز بۆ خوای گەورە پاش تەبەڕبوونی ماوەیەک و بەردەواممان لەگەڵ مناڵەکانە ئاستێکی باشیان پێشکەش کردو ئەوە تا لە پێشەنگاکەشا دەرەکەوێ کە خەڵکیش زۆر دڵخۆشن بکردنەوەی پێشەنگایەوە هاتنیان بۆ ئێرە بەگەرم و گوڕی پێشوازیکردنیان لەکردنەوەی ئەم پێشەنگایە و بینی کارە جوانەکانی مناڵەکان ئەلحەمدولیلا ئاستێکی باشیان پێشکەش کردووە لە پاش تەبەڕینی ماوەیەک ئێمە هەمیشە وەکو ناوەندی شارەزوری ڕێکخراوی قوتابیانی کوردستان بەردەوامی لە هەموو جۆرە چالاکیەک ئەم جۆرە چالاکیەشکردنەوەی خولێکی درێژخایان بوو بۆ ماوەی مانگێک و خولەکە بێ بەرامبەر بوو بە کولفەی تێچوونی خولەکەش لەلایەن چەند خێرخوازێکەوە دابین کراوە دواتر لەم پێشانگا گەورەیە پێشانگایەکی گەورەمان کردو کە خۆی بینێتەوە لە 200 وێنە و سەرجەمی پێداویستی خولەکەش بێ بەرامبەر بۆ فێرخوازان دابینمان کردو کە ژمارەیان زیاتر لە 30 فێرخواز بووە و لە کۆتایی خولەکەشا بڕوانامەی بەشداریکردمان پێبەخشیون خولەکە بە بەشداری 35 فێرخواز و بۆ ماوەی 1 مانگ بەردەوامی هەبوو لە کۆتاییشدا
لە مەراسیمێکی تایبەتدا بە بەشداری کەسوکاری بەشداربووان بڕوانامە و خەڵات لە پێناو پشتگیری و هاندانی زیاتر درایە بەشداربووان و فێرخوازانیش بە گرنگیەوە باس لەم کارەی ڕێکخراوی قوتابیان دەکەن. منۆ خوێندکارێک کە بەشدار بووم لە خولە هونەرێدا زۆر سپاسی مامۆستا ڕۆژین دەکەم کە ئەم خولە هونەری کردەوە بەبێ بەرامبەرە بۆ منداڵان و زۆر باش و بەسوود بوو. مامۆستا زۆر ماندوو بوو لەگەڵمان، ئێستاش ئێمە هاتوونەتە کۆتایی خولەکە. من زۆر سپاسی مامۆستا ڕۆژینەکەم بۆ خولەی کردیەوە بەبێ بەرامبەر. منی زۆر دڵخۆش کرد بەبێ بەرامبەر چونکە سوودی زۆریشم لە بیری. کردنەوەی ئەم جۆرە خولانە سەرەتایەکی گرنگە بۆ کەسانی کە دەیانوێت بچنە بوارەکەوە. ناوەندی شارەزووری ڕێکخراوی قوتابیان بەردەوام دەبێت لە خزمەتەکانی و بەڵێنی کاری جوانتر و باشتر دەدات. سوەی محەممەد، تایبەت بە پەیامی ڕۆژ، سەید سادق. بەڵە بەڕێزان دەچینە لای ڤیتێکی دیکە کە هاوکارانمان بۆیان ئامادە کردوون لەسەر ناساندنی زانکۆ و پەیمانگەکان. فەرموون با پێکەوە بینەری و ڤیتێژ بین. بە بەشداری 27 زانکۆی ناوخۆیی و چەند ناوەندێک بۆ وەرگرتنی زەمالەی خوێندن پێشنگای زانکۆ پەیمانگەکانی کوردستان لە سلێمانی بەڕێوە چوو کە ئامانج لێی ناساندنی زانکۆ پەیمانگەکان بوو بە قوتابیانی خۆناخی 12 ئامادەیی و ئەوانەی بە دوای زانکۆیەکی شایستەدا دەگەڕێن بۆ خوێندن. ئەکییت لە هەموو ڕێک و یارمەتی ئێمەیان ناوە، هەم لە داشکاندنەوانێ هەم لە ڕووی ئەوەی کە هەموو بەشەکانیان بە ئێمە ناساندووە و ئەوەی کە زۆر شارەزای نەبوو بێتین بۆ ئێمەیان باس کردووە. شارەزاییمان هەیە ئێستا لە هەموو ڕێک و یارمەتی ئێمەیان ناوە. بەڵێ لێرە لەلایەن زانکۆکانەوە شیکردنەوەی بەشەکان و نرخەکانیان و تایبەتمەندی زانکۆکان بۆ قوتابیان ڕوون دەکرێتەوە. لە پاڵ ئەوەدا هەر زانکۆ پەیمانگایەک داشکانی تایبەت بەخۆی کردووە. ڕاستی بوونیم جۆرە پێشانگایانە سوودێکی زۆرێش کە خوێندکار کە لە پۆلی 12 تەواوە بێچێتە زانکۆ زانیارێکی ئۆتۆی نیە لەسەر زانکۆکان و چۆنێتی وەرگرتن و بەشەکان و دەرەجەکان و بڕی پارەکەش کە هەیە. لێرەش داشکاندن کراوە بۆ کۆمەڵێ تەلەبە کە چەند بەشێکە گرێتەوە و کۆمەڵە تەلەباگرێتەوە و دانانی چەند کورسیەکی بەلاش بۆ خوێندکارانە و دەرەوەی وڵات هەیە و هەموو بەشەکانی تەیە. ڕاستی خۆی گرفتێکە کە خوێندکارێک لەوانێ بە نەوچوارە بچێتە بەشێک و خوێندکارێکتر بە دەرەجەی کەمترەوە چێتە پاڵ ئەو. بەڵامی تر وای لێ هاتووە شتەکە هەروایە بۆ منات تەلەبە هەیە 96 هەیە پێویستی بە پارەڵە بچێتە بەشێکی باش. هەموو شتەکان هەروای لێ هاتەوە. بەڵامی تر ئەمەش ئاسانکاریەکە بۆ تەلەوێکە گرفتێکی کێشەیەکی نەیتوانێت دەرەجێ بێنە، بەڵام بە بۆنەی پارەکەەوە توانێت بچێتە کولیەکە خۆی بەدڵێ بێت. ئەو قوتابیانەی سەردانی پێشنگاکەیان کردووە نیگەرانن لەوەی نرخی زانکۆ تایبەتەکان بەرزە و لەگەڵ دۆخی دارایی قوتابیان یەک ناگرێتەوە. زانکۆکانی دەرەوەش تێچی زۆرە و بۆ ئەو قوتابیانە دەست نادەن کە باری گوزەرانیان باش نییە. ڕاستیم بەلامەوە گرنگ بوو لەبەرە الحەمدە دەرجەیەکی باشمە نابوو مەبەستم کە لە دەرەوەی وڵات بخوێنم، بەڵام ڕاستی نرخەکانیان زۆرە بەتایبەت لەم حاڵەتی ئێستا کە خەڵک ئاستی دارایی زۆر باش نییە. بەنمونە ئەگەر قوتابیەک بێ بخوێنێ ساڵی 6 دەفتەر زۆرن، یعنی تێچوویەکی زۆر و لە ڕاستیەوە بەربەستێکی گەورەیە. زایدەن ئەوەی کە بۆن منە لە هەنێک لە زانکۆ ئەهلیەکانە بە بۆ منە کەسێک بەنەوسێەوە لە حکومی ئەتوانێت لە بەشێک بخوێنێ، بەڵام لێرەوە ئەم بە 50 بە 60 ئەتوانێت لەو بەشە بخوێنێ. ڕاستی ئەمە نەعەدالەتیە، ئەمە ناداتپەروەریە، پێویستە ئەمە ڕێک بخرێتەوە. بەجددی نرخەکان هێندە بەرزن ناتوانانی لێشان نزیک بیتەوە. گوناحانی تۆ ساڵێک یەک ساڵ ئەمە بۆ کەسێک مەسوولەکان بێ یاخود بۆ کەسێکی خاوەن کۆمپانیا بێ یاخود پارێکی زۆریە بێ ئەوە باشە، بەڵام بۆ ئێمە کە کەسێکی ئاساین و بژەی ژیانمانیانی ئەوەیە دیاری کراوە زۆر بەرزە نرخەکەی بۆ ساڵێک دەفتەرێک یان 6 دەفتەر، ینی ئەمە ناکرێت. نیگەرانی قوتابیان ئەوەشە زانکۆ تایبەتەکان بە کۆنمرەیەکی کەمەوە قوتابی لە کۆلێژی بەرز وەردەگرن و داوا دەکەن وەزارەتی خوێندنی باڵا فلتەرەکانی وەرگرتنی قوتابیان تونتر بکاتەوە. هەروەها ڕێگە نەدرێت بە زانکۆ تایبەتەکان بە کۆنمرەی کەم لە کۆلێژی بەرز قوتابی وەربگرێت. ڕامیا عوسمان، تایبەت بە پەیامی ڕۆژ، سلێمانی. بەڵێ ئازان لە چەمچەماڵ خولێکی قورئان خوێندن کراوەتەوە. هاوکارمان جەلال جەباری لە ناو خولەکە ڤیتێکی بۆ ئامادە کردوین، بینەری دەبین.
کە بەڕاستی خەریکی کارێکی ئەجگار گەورە بوون وە خەریکی ئەو کارە بوون کە پێغەمبەر عەلەیهی سڵات وسەلام بەزانایانی هەموو ئومەتە تایە ماندوو بوونە و بەشی گەورە لە ژیانی خۆیان تایە. تابعی عەبدوڕەحمان ئەحمەد مەحموود بە پلەی دووەم. قۆناغی سێم محەممەد ئارام بە پلەی یەکەم لە قۆناغی سێم. با فەرمێ بۆ من لە ناوی پێ ساڵدارە تەقاەتی قورآن بەشداریم. ناوم محەممەد کەمالە لە قۆناغی پێنجەم 5 ساڵم خولەم لە قۆناغی پێنجەم بە یەکەم دەرچوومە بە پلەی یەکەم دەرچووم و هیوادارم و دەستخۆشی لە مامۆستایان دەکەم و هیوادارم بۆ چەند ساڵێکی تر هەموو ساڵێک ئەم خولە بەردەوام بێت و نەوەستێت. من ناوم لانە فەتحوڵایە لە قۆناغی شەشەم بە پلەی یەکەم دەرچووم. ماوەی 5 ساڵ لەم قوتابخانەیەم و زۆر سپاسی مامۆستایەکان ئەەکەم. هیوادارم بۆ چەند ساڵی داهاتوو بەردەوام بن. بۆ قوتابیەکان زۆر پێویستە بەڕاستی بۆ ئەوەی سوودی زیاتر ببینن و قورئانی پێویۆزیش پێش بکەن. من قوتابی بارین سیروان حەمەخان لە قۆناغی دوو ناوەندی و ئەلم ینی خولش قۆناغی ناوەندی کچانم. سپاس بۆ خودای گەورە توانیمان بەسەرکەوتوی ئەم خولە تەواوکەین. زۆر سپاسی مامۆستا بەڕێزەکان ئەەکەم کە توانیان لەم خولە لەگەڵمان بن و زۆر سپاسی کەناڵی پێیان ئەەکەن کە ئەلێرە لەگەڵمان بوون. دەستخۆشتان دەکەم. من ناوم قوتابی سیما سیروانە و لە دو ناوەندی ئەم ساڵ یەکەم ساڵم بەشداریم کردووە و بە شێوەیەکی بەچاو بە شێوەیەکی باش لە سوودم لەم خولای بینیوە. پلەی دووە. وەڵا بە شێوەیەکی باش سوودم بینیەوە و زۆر سوپاسیان دەکەم. من وەکو بەڕێوەبەری قوتابخانەی تیشی قورئان بۆ ماوەی نزیکەی 6 ساڵە بەردەوامین بە تایبەتی لە وەرزی هاوینە کە پشۆکان دەست پێ دەکات لە کاتی هاوینە بۆ ئەوەی بەڕاستی ئامانجی ئێمەش لەم کردنەوەی جۆرە خولانە ئەوەیەکەوە یەکەم بەرزکردنەوەی ئاسی ڕۆشنبیری قوتابیە لە هەموو بوارەکانی بە تایبەتی زانستی پەروەردەی بۆ ئەوەی بەڕاستی بەشداریکردنی قوتابی لەم جۆرە خولانە ئەوەیەکەوە بێتە پاڵپشتێک بۆ ئەوەی کەوا لە کاتی دەوامی ئاسایی لە قوتابخانە ئاسی بەرز بێتەوە. بەڵێ بینەرانی عزیز و خۆشەویست بەم شێوازە پرۆگرامی ئەمڕۆمان بە کۆتاگەیشتە پرۆگرامێکی دیکە بەخوای گەورە و باڵا دەستان ئەسپێرین. خواتان لەگەڵ. خواتان لەگەڵ. دەپرسین 100 ساڵە کورد لە بەغدا چی کردووە. کورد درەنگتر لە گەلانیکەی ناوچەکە هەستی بە مەکرد درەنگتر هاتە ناو کایە سیاسی و قەومیەکە. دەوڵەتی عراقی بۆ خۆی دەوڵەتێک نەبوو کە ضرورەت ئەم دەوڵەتە دروستکات. کورد لە ناو عێراقێکی نەخشە بۆ داڕێژراوی نوێدا و لە دوای سایکس بیکۆ چۆن لەگەڵ عێراقا پەیوەندی سیاسیەکانی دەست پێ کرد. سەرکردایەتی کورد یا با بڵێن نوخبەی کوردی لەو کاتەیە لە ئاستی ئەو ململانیە عەسکەری و سیاسی و دیبلۆماسیان نەبوو. هیچ کاتێک شراکەتێکی هاوسەنگ لە نێوان ئێمە و عێراقیەکانە نەبوو. کورد شتێکی هەبوو ناوی کێشە بێ تاوەکو ئەوەی کە ئەو نوێنەرەکانی دواتر ئەچنە ئەنجومەنی نیشتیمانی لە بەغدا و بەشداریەکان داکۆشی لەمە بکات.